ئازیزان دۆستان خۆشحاڵین جارێکیکە لەگەڵتانە شادەبینەوە لە سەکۆکەی خۆتان پلارفۆنەکەی خۆتان لە فیلمسازان. ئازیزان ئەم جارەیان باس لە تەوەرێکی کەیە، ئەم تەوەرەیان پەیوەستە بە کەسێک کەسایەتیەک لە بواری سینەمایە ڕۆڵێکی گەورەی هەبووە، لە بواری شانۆیە ڕۆڵێکی گەورەی هەبووە، لە بواری تەلەڤزۆنە ڕۆڵێکی گەورەی هەبووە، کەسێک بووە خۆی بەتەنها بۆ خۆی شۆڕشێ بووە، چەکی لە شانە بووە، بەڵام من پێم وایە تەقەی لە دوژمن نەکردووە، بەڵام بەو چەکە قەڵەمەکەی و کامیرەکەی پاراستووە، بە قەڵەمەکەی و کامیراکەی بووە بە چقلێکی گەورە، نەک بڵێن بە چقڵ، بووە بە شۆڕشێکی گەورە بۆ شوناسی میلەتەکەمان و بۆ چۆرکردنی دوژمنان بەرەو ڕووی ناڕاستیەکان و بوختانەکانی دوژمن بۆتەوە. ئەو چەکەی بۆ پاراستنی قەڵەمەکەی و بۆ کامیراکەی بووە، چونکە بە کامیراکەی توانێتی شۆڕشێ بکات، بە قەڵەمەکەی توانێتی شۆڕشێ بکات. بە هەردووکیان لە شاخ و دوایش کە هاتۆتە شار ڕۆڵێکی بەرچاوی هەبووە. ئەو کەسەش هاوڕێی ئازیزم، هاوڕێی دێرینم، کاک عەباسی ڤیدیۆ. کا عەباس گیان یاخوا بەخێر بێی باندی ئەمەن، بان چەوێلم چاوەکەمی کا عەباسیان. دەنگت باش نەبوو چی بوو جۆم لە قەتنی نێبوو کا عەباس؟ وەڵای سە باشە؟ باشە، دەنگت باشە. باشە. کا عەباس ئەو کەسە بووە، کا عەباس وتم کا عەباس چەکی بەشانەوە بۆ لەوەی ڕۆژە لە ڕۆژان تەقەی لە دوژمن نەکردبێ. نا طبعا. بەس وتم چی کرد بەو چەکە؟ قەڵەمەکەی و کامیرەکەی پاراست کە گەورەترین شۆڕشی پێکرد بە هەردووکیان. زۆر سپاس، زۆر سپاس کاک سەرکەوت، برای عەزیزی تۆ، چاوەکەمی لوتفی خۆتە ئەو وەسفانە و شتانەی کە بیکەیتوانە. بەڵێ فەرموو. کا عەباس گیان، ئەم پێگەیە، ئەم سەکۆیە ماڵی هەمووانە. اینجا ئەگەر بێت و ئێمە حەقیقەت ڕاستی ئەو کەسانی وەکو تۆ کەسانی تریش لەو بوارەیە بوونە نەیخەینە بەرچاو، ئێمە ڕۆژێ لە ڕۆژانبان تاوانبارە بین، چونکە ئەمانە وانن، ئەمانە ڕاستیەکانن. اینجا من ئەمەوێ ئەو بەرپرسیارەتی سەرشانم بە ئەمانەتەوە بگەێنم بە خەڵکەکە و بە ئەو کەسانی کە ئێستا سێرمانەکەن و بۆنەوەی داهاتوش. ئەوەیە بە ئەرکی سەرشانی خۆم ێزانم. و ئەوەی دیویشمە لە بەڕێستان، من دیومە لە نزیکەوە لەگەڵ تا بوومە، ئاگام لێ بووە کە چۆن تۆ خەریکی نووسین بوویتە، ئاگام لێ بووە تۆ چۆن بەخەمەوە بوویت بۆ ئامادەکردنی شانۆیەکانتە دۆزیەوە، خەریکی شانۆنامەکانتە دۆزیەوە، خەریکی ئامادەکردنی بووی، خەریکی دەرهێنانی بووی، ڕێگەت خۆشە کرد دێ بە دێ بیجێڕین. ئەوە کەم نییە، یعنی ئەوە لەو کاتەیە پێشمەرگە هەبوو چەند سەعاتێک نێتوانی بۆ شاخەیە ڕێ بکات، کەچی بە ئەو بەس کۆڵە پشتەکەی خۆی لە شانابوو، کەچی ئێمە ئەو هەموو دیکۆرەی شانۆ بە شانەوە و لەگەڵ کۆڵە پشتە و دێ بە دێشە گەڕا، ئەوە کەمە؟ بەس ئەوەیان بڵێم. چاوەکەمی ئازیزان، کا عەباس لە شاخ لەو کاتەیە لە ساڵانی هەشتاکان وەتوانم بڵێم پێشتریش دەستی نووسینی هەبووە و دەستی ئامادەکردنی فیلم کارتۆنی هەبووە. دواتر کە کامیری بەردەست کەوتووە، کامیری دۆزیەوە، لە جێیەکە دۆزیەوە کەس تەسەووری ناکرد، لە ماڵێکە کەوتوو بۆەوە فڕێدرابوو لە مەقەڕێک، ماڵی کادرێکی گەورەی سیاسی یەکێتی. ئەم هێنای ئیشی پێکرد، لەوە دەرگایەکی کردەوە، توانی کۆمەڵێ داکومێنتەری بکات و هەر لە شاخ سیناریۆی بۆ کۆمەڵێ درامای رادیۆیی نووسی، شانۆیی نووسی. اینجا بۆیە ئەمڕۆ بە زەرورم زانی
تا ئێستا نەمبینیەوە چەند کەسمان هەبووە لە شاخ کە ئاوا ئەم کارانەیان کردبێت یعنی زاتێکی کەمانە بۆ ڕەوانی شا درود بۆ گیانی تەیفوری بەدحایی تا ئێستا کەسێکم نەدۆزیوەتەوە لەسەر تەیفور شتەکانین بۆ کۆ بکاتەوە لەسەری تا بتوانین ئێمەش ئاوا وانەیەک بڵێن چونکە ئەویش حەقی بەسەرمانەوەیە و ئێمەشە بێ ئەو ئەرکە بەجێ بگەێنین پێم خۆش ئەگەر کەسانێکە بێ ئەویش بەسەرکەینەوە کەسانی کەشە بوون اینجا کەعباس گەلێ جار خەڵکێک لەوەیە بڵێ کەعباس کو ئەکادیمی نییە دەرچوو نییە بەڵام ئەو کەسە ئاگایان لێ نەبوو لە نێوزەنگ چی ئەکادیمیایە بوو نێوزەنگ ڕۆژانە گەنگەشەی سیاسی و ئەدەبی و هونەری و هەموو بوارەکانەکرا ڕۆژانە سمینار هەبوو ڕۆژانە ڕۆژنامە لە هەموو ئەو حزبانەوە دەرەچوو ئەهاتە بەردەستمان ئاگامان لە هەموو هەوڵێک و هەموو بیرکردنەوەیکی دەقە بە دەقە بوو لاتوانم بڵێم لە ئێستای هەولێر و سلێمانی زیاتر نێوزەنگ دۆڵی ڕۆشنبیری بوو کەعباس وایە تۆ لە بێگومان من بۆ مەسلەیەوەی کە ئایا ئەکادمی بووم یا ئەکادمی نەبووم من ویستم یەک هەر تەوزیحێکی بچووک بمەوانە من چەندین خولی سینەما لە ئەسفەهان تەواوم کردووە لەبارەی سیناریۆ لەبارەی دەرهێنان حتا لە بوارەکانی تریشە ئیشم کردووە لە ئینارۆ ئەوانەیشە زۆر یعنی ڕووناکیوانیشی فلما ئیشم کردووە وەکو دوایی کە پردی بۆ هەمیشەم کرد لە شار جوەرێک لە ئینارەم بەکارێنا هەموو بە گڵۆپی سفر کردم یعنی هیچ بلاجکتۆری تیا بەکار ناتوە برادران نەزاننەوەانە بێگومانەوە هەر بۆ تەوزیح بوو زیاتر وەکو کاک سەرکەوت باسی کردەوەانە لە شاخە ئێمە لە شاخە من یەکەمی جار کە چوومە شاخ بەنیازی ئەوەی کە تیپێکی شانۆی شۆڕشمان کە دامان مەزران و دواییشە چەندین شانۆگەریمان کرد من خۆم پێشتریش هەر لەسەر شانۆی دەڕۆکیشم کرده بوو زۆر بێگومان ئەگە بگەڕێنەوە بۆ ساڵەکانی هەفتا و سێ و چواروانە لەو کاتە ئەبینن ڕۆژنامەکانی تاعاقی و برایەتی وانە زۆر مەقالە و چاوپێکەوت نوشتی ئێمەیتیایە ئەو کاتە هەر بە تایبەتی لەسەر تیپەکەشمان تیبی تابگەی هوەری ئەمە جگەر لەوەیش کە چوومە شاخیش یەکەمی جار بیرم لەوە کردەوە ئەبێ ئێمە لە بوارە هوەرەکان ئیش بکەینوانە بۆیە تیپی شانۆی شۆڕشمانە ئیسەیشە نموزەجێکی ئەو هینە کاتی خۆی هێرۆخان وێنەی تەسویری کردووانە یاکۆن وێنەگرتنی بۆ کردووە وێسێش ماوە وابزانام لە کورساتوانە چەند جارێ پیشان درراوە ئەو شانۆگەریە با بینەوە سەر خودی نووسینی لێرە ئیشەکەمان لەسەر سیناریۆیە زیاتر بێگومان کەعباس ئەگەر ڕوخسەتم بیت پێم باشە باسی نێوزەنگکەین چونکە نێوزەنگ بۆ خۆی لە خۆیە من بە قوتابخانەیەکی دانم بە زانکۆیەکی دانم مام جەلال دەرسی تیاوتۆتەوە کاک نێوشیروان دەرسی تیاوتۆتەوە کاک ئازاد هەورامی دەرسی تیاوتۆتەوە لە کەسانی برادرانی حزبی شوعی لە هەموو لایەنەکان حزبی معارەزەی عێراقی لەوێ هەمووی محازەڕاتی تر کەسانی پسپۆری تایبەت ئەمە هەمووی بەخشینی زانیاری بوو یعنی خۆڕۆشن بیرکردن بوو خۆ پێگەیاندن بوو ئەگەر بێت و باس لەوانە بکەیت و لەو کاتانە هیچ کەسانێک هەبوو ئابێجگەلەوەش ئەمە خاڵێکی کەش لە تیپی شانۆی شۆڕش لە بارگای تیپی شانۆی شۆڕش و تیپی شەید کارزان مۆسیقای شەید کارزان ئەوێش هەم بارەگا بوو لە هەمان کاتیشە ناوەدێکی ڕۆشنبیری بۆ کۆمەڵێک کەسانێک ئاهاتن بەسەرە ڕێژ بواە بچوونایە بۆ ئێرانیان لە یان لە هینی حزبەکانی ڕۆژەڵاتەوە ئاهاتن لەوێ کۆئبوونەوە ئەوەش هەمووی بۆ خۆی کۆمەڵێ بەخشینی زانیاری تێر و تەسەل و گەورە بوو ئەوانم ئەگەر باسێکی ئەومان بۆ بکەیت پێشەوە بۆی خەڵک با بزانین چی زەمینەیەک دروست بوو بۆ کەعباس ئەو کات من لە ڕاگەیاندن دانرامە و کاتە پێشەوەی کە کاک سەرکەوت و مەجموعی هونەرمەندانی
ئەوانێکی لە پەیمانگا یعنی خوێندکاری پەیمانگای هونەرە جوانەکانی سلێمانی کە مانگیان کردو پێشەوەی کە ئەوان بێنوانە من لە ڕاگەیاندن لە ڕاگەاندش بێگومان کۆمەڵی نووسین و شتی وامانە کردوانە هەر لەوێ من سینارەی دوو چیرۆکی ڕادیۆیی نووسی بەڵام ئەو کات پێشکەشمان نەکە وابزانام ئەوەی هەڵۆی سوورمان پێشکەش کرد لەگەڵ بێژەرەکانی ڕادیۆ پێشکەشمان کرد بەڵام دوایی کاک سەرکەوت و کاروانیانی قادر ئەحمەد و بەکر و ئازاد ناسەح و ئەم برادەرانە هاتنە دەرەوە پەیوەندیان کرد باین دوو کۆمەڵی برادری تریژ غازی غەفور و مۆیەت فەقێ لە هەولێرەوە دوایەوە شەهین لە مەسیف سەلاحەدینەوە حاجی مەسیفی و وەهاب و ئەمیر کە دوو شەهیدی قارەمانی یەکێتین دوایی وازیان لە شانۆیە ناچون بوون بە پێشمەرگە و لە ناوچەکانی خۆیان شەهید بوونەوەە یادیان بەخێر بەڕاستی و ئەوانە لە ناو جەولەکانی ئێمە لەگەڵمان نابوون بەڕاستی ئێجا هەر لەوێ ئێمە توانیمان شانۆ پێشکەش بکەین بۆ هێزی پێشمەرگە و سەرکردایەتی و دوایوەشە خەڵکی ئەو گوندانە کە شتێکی نامۆ بوو لەلایەنە مەسەن بۆ نمونە لە زەڵێت تەقدیمان کردوانە سکێژمان دروست کردووانە دوایەوەشە چوینە شوێنێ پێشکەشمان کرد لە ئێوێ نەگرتنەکەی هێروخان لە شوێنێ کردبوو دوایەوە چوینە قەڵاتوکان و لە قەڵاتوکانەوە بەرە و دۆڵی پەڵنگان و لە دۆڵی پەڵنگانەوە بۆ وەرتیەوە و ناوە لەو شوێنانە ئێمە دیکۆرەکانمان بە کۆڵمانەوە بوو وچوین لێ شانۆگەریەکەمان پێشکەشە کرد هەر لەو کاتە من کامێرەم دەستکەوت لەو ئینانەی کە ڕۆشتینوانە کامێرەی 8 ملیمی سینەمایی بووتر خولیای نووسینی سیناریۆوانە زیاتر لە لامە و کاکڵە بوو بۆوانە بێگومان خۆتان نەزانن لە سیناریۆیە لە ڕێگەزە گرنگەکانی سیناریۆیەکەمان بیرۆکەیە ئایا تۆ چۆن بیرۆکەیەک بەکاردێنیت کە لە شوێنێتر بەکار ناتوە ئێمە لە شوێنێکا بووین سێری هەر شوێنێکە یان لە کوێشنی کەکەمەی لە ناوی ئاژیاین چل لە ڕۆشتنەکانمان چل لە تەبیعات چل لە مەسە خۆتان نەزانن لەوانەیە لە تەبیعاتێکە ئیحاعاتێکی زۆر گرنگ بۆ سیناریۆیەکی جوان بداتێ مناڵێک لە حاڵەتی نائاساییەکەی بینی لەوانەیە ئەو بیرۆکەیەکی گرنگ بێوانە بێگومان ئەو بیرۆکانە لە لامانە کۆبەوە وەکەوەی کە چۆن لە پێڵەن خەو لە ناو خەوار ناوخەوا وەکو ئێستا ئەو فیلمی چاوچنگە وابزانە چاوچنگ بیرۆکەکان هەموو خەون ئیجا ئێمە ئەم هەموو خەوە لە مێشکمانە کۆبەوە بێگومان خەو لە ناو خەوا لە ناوخەوە تا 20 جار خەوبینینی لە ناو خەوێکە ئامان بینی لە بۆمبارانە لە شەڕە لە نازانم ژیانی خەڵکە لە تەوزیع بوون بۆ ناو ماڵەکان و چیرۆکی ماڵ ئەو ماڵە خەڵکی دێهاتی کە خزمەتی پێشبەرگیان چیرۆکەکانی ئەوانمان کۆ کردەوە ئەمانە هەموو ببوونە مایەی بنەمای بیرۆکەی فیلمی جوان جوان بەڕاستی لەو کاتە بۆیە ئەو خولیایی لە لای منەوە زۆرین بوو لەو کات مەسەر ڕاپەڕینەکانی قەڵات زەویە ئێمە دوو کاسێتمان دەستکەوت بە سەدفەوە بۆ ڕادیۆیان ئێمە کەوت من لەسەرەوە هیچ سیناریۆیەکی 6 حەڵقەیی یا 7 حەڵقەیی نووسی بوو بۆ ڕادیۆ کە چوین لەگەڵ برادەرانە کاک سەرکەوتیش وابزانام لەگەڵمانە بوو یاکون کاگەڵی ڕادیۆ لەگەڵتانانە بوو یا کاک قادر لەگەڵا بوو چین دەوێت لەناو لە ڕادیۆ اینماکردەوەی لەسەر سنوبەر کە شەهید بوو بووانە بزەبت ناو مزاهرەکان و وتارەکانی ئەوانمان کردەوە بە سیناریۆ جارێکی تر و لە پێشکەشمان کردەوە هەر لە کاتی مزاهرەکان ئێمە ئەومان بڵاو کردەوە شتێکی ینی این بوو درامایەک و ئەسڵی خودی مزاهرەکانیش بە دەنگ لەگەڵمان نبوو مەسەلا ئەمانە هەمووی سەرەتای دەستپێکردنمانە لە شاخە بەڕاستی و لە شاخش من زیاتر لەسەر طبعا بۆ نمونە مەسە تۆ سیناریۆیەکە نووسی جارێ بیت لەوە کەیتەوە بیرۆکەکە کە دەستکەوت بێگومان ئەم بیرۆکە
وەکو چۆن ئەڵێن ئەبێ هەڵ بێ ینی تەخمیر بێ وەکو عەرەبیەکە پێڵێ لە مێشکە دوایە کە توی نووسی و من یەکێک لە هۆکارەکانی ئەوانە وەکو سێتفیڵ یا زۆربەی فیلم سازەکان باس لەوەکەنەوە دائما وەرەقە و قەڵەمێکم پێ بوو بۆی کە بتوانم ئەو ئەحداسانە یاداشت بکەم یاخون ئەو خەونانەی کایبینم بینوسمەوەوانە بێگومان خۆزان ئەوە وەکۆڵی قەساسات وەرەق هەندێک جارە چێ بەرەو فیلمێکی گەورەی جیهانی و شتانە لێرەوە بڕم لە شتێکی کە کاک ئەبازجان تۆ چیرۆک تەنووسی چیرۆکەکانی تۆ طبعاً لە کووردا چەند کەسێک هەیە چیرۆکەکانی وێنەیی بێت یعنی وا ئامادە بێت چیرۆکەکە ببێ بە فیلم تۆ ئەو کاتە لەوێ لە ڕاگەیاندن لە ڕۆژنامەکانی ئەوێ چیرۆکت بڵاو بووە وە نەبوو وێنەیی بوو ئەزایکی خۆی چیرۆکەکانی دیسانەوە هەمان خودی ئەو بیرۆکانەیە کە لە ڕووداوەکانە من ئەم بینیەوانە مەسەڵەن بۆ نمونە لە سنووسەری کوردستان یەکێک لە چیرۆکەکان بڵاو بۆ تۆ لەسەر شەید هەمزە بوو کە وەسیەتێکی کردبوو بە من وەکو کامێرەمان کچەکەی بەئارەزوو خۆی سێرکە قەزەیەکی کۆمەڵایەتی لە ناو قەزیەی لە حەزاتی شەهید بوونا دروستە بێتوانە بێگومانەوە نەتایجەکەی تاوان ئەو فیلمەوە زۆر باسم کردووە ئەوەی شەهید هەمزە دوایی کچەکەی لەسەر ئەو وەسیەتەی خۆیان هاتە دی کە من بە کامێرەکە وەرم گرت بووانە بێگومان ئەمانە لە نووسەری کوردستانش کاتی خۆی بڵاوم کردەوە دوایی وازانم کاوە جوتیار لە شار کە هاتیینە شاروانە کاوە جوتیار کردی بە فیلم ئیتر ینی ئینەکانم لەبیر نەماوەشن زۆر کۆن بۆ ئەو مۆزوعە بێگومان جگە لەوە چیرۆکی تری چیرۆکەکانی تریشم هەر لەو ئەحداسانەیە لەو هینانە خۆت زانی ڕێگەزەکانی دراما یاکۆ ڕێگەزەکانی نووسینەوەانە بەسراوەتەوە بە سێ فەسڵەکەی بڵێ بڵێن ئەرستۆ ئەو شتانەی کە ینی تاوان وەکو یاسایەکەی پێڵم بەنگلیزی سێ کردەکە بەڵێ سێ کردەکە بە کوردەکەی سێ فەسڵەکە من چ زیاتر ئاسایی جا لە شاخە تاوان دوای ئەوەی کە من کامێرەم کەوتە دەستوانە گۆڕانکاری لە سەر هیلەکان هاتەوە دایمەن بیرم لەوە کردەوە ئەو فیلمانەی کە ئیگرم وەکو دیکومنتاری ینی بەڕاستی وەکو فیلمی دیکومنتاریە چون ئەگەر مەسەڵ یەکێ لەوانە من کە بە دیەکانە ئەگەڕام زۆرتر لە خوێندنگاکانە مەسەڵەن لە مامۆستاکان چۆن دەرسیانەوتەوە مناڵم ئەبینی لەگەڵ مناڵەکان هەندێک جار خۆشم دەرسی مەسەڵەن بۆ من لەو دەرسێکمەوتەوە لە ناو دێک مەسەڵ ماوەیەک تیا ئەمامەوە جا ئەمانە وای کردبوو من مەسەڵەن بیر لەوە بکەمەوە مەسەڵەن خەباتی مامۆستا بکەمە فیلم کە دیکومنتاریەکە یەک سەعاتە ئەو دیکومنتاریەکە کاتی خۆی کە کردومەوەە خەباتی مامۆستا یەکێک لەو فیلمانەی لەو دیکومنتارانەی کە بەڕاستی دواتر من یان بە هەڤاڵ مامجلال ئەو کاتە بە ڕەحمەت بێ ڕۆشت بەرەو دەرەوە بە منی وتی هیچ نییە وتم با ئەم فیلمە تازە تاوان کردو بەشکل لەگەڵ خۆتابی بیتە دەرەوەوانە کە ڕۆشتەوەی لێ یابووی لە ڕێی کاک دکتۆر لەتیفەوە زانرا بوو بە گوێن ڕۆبەرت و گوێن ڕۆبەرت فیلمیەکی تاوان دیکۆمنتاری دروست کرد بە سێ بەشەوە لە BBC لە هین بزەبت هەمان مۆنتاج و هەمان شتەکانی منی تایە مەزە قەسری سماقولی تایە مەدرسەکانی تایە بۆمبارانەکەی تایە هەموو ئەو شتانەی کە خۆیەتی بەڵام لە بینیەوانە هەندێک جار مقابلەیەکی داناوە نازم مقابلەکانی لەکوێت کردبووانە خۆدان زانی گوێن ڕۆبەرت دیکومنتارێکی گرنگی بریتانیە وەکو من وەکو برادر تاوان باسی یەکەمەوانە و ئەوە لە جەزیرە بڵاو بۆ لە BBC بڵاو بۆ زۆر شوێن بڵاوی کردەوە بزانمەوانە مەسەڵەن بۆ نمونە ینی ئەو کات ینی ئەوە ئەگەر سەب مەسەڵەن ئەو کات من بە ناوی خۆمەوە بڕۆشتایە لەوانەیەش ئێستا خەڵک لە دنیا ئەو شتەی بزانێ ئەو کاتەوە نییە مەسەلەی پێشمەرگایەتی بۆ دەسا و دەست ڕۆشت و ڕێخستنەکان کردویانەوە ئیتر کە کراوە شتەکان لەو بینەیە لە چەند دەستێکا بزر بووە هەر نەیانزانێ و کا عەباسە کێیە ئەم کەسە تەسویری کردووە
إذا بتايبت يعني بتايبت أوي في المكان بوش يعني سيناريو كان بوش ورشتوا دي أو سيناريو هنا كان بلام لكاتي من بلين فيديو ما عندس كوتو أنا وكاتت من بيشت طبعا بأوي وقوتهم بكاميرا 8 مليمي أو كل الدكتور خالد ورما جناب باسل كردو أنا دوایش کاک نەوشیروان کارتۆنێک فیلمی بۆ هێنامەوانە من فیلمی جوانم لێگرتووانە دوای هەمووی کۆبووە طبعا لا ئێمە لە شاخ نەمانەزانین چۆن تەحمیزی بکەین و دوایی مەشاکلی فیلمی سیلیلۆز زۆر مەشاکلی هەیە کە ئێستا ئاسان کراوەتەوە ئەو فیلمانە کۆبووە لەڕێی پۆڵای مێردی ئەشرەفی دێخانی چریکای فدایی خەڵکەوە نردمانە دەرەوە تەمان لێمون بوو تا 15 ساڵ لە ماوەی ئەخیرە ئەو کاتێک کە نردم سیناریەکەم نووسی بە ناوی کوردستان بۆ ئەو فیلمی بە فیلم 8 ملیمی بوون حەڵقەیەکی 3 دقە بوو 700 حەڵقە بوو یعنی 700 پارچە وەکو کاسێتی بڵێن چۆن هینی کاسێتی مابوو 3 دقەی 3 دقە بوو بڵێ جا 700 دانە بوو بە کارتۆنی بەڵام من سیناریەکە نووسی بە ناوی کوردستانەوە دوایی لەگەڵی شەیەک پەڕا ببوورە کاک سەرکەوت پەڕەیەکیش نامەیەکم بۆ ئەو برادرانە نووسیەوە وتماوانەیە کە فیلمەکەم بەکەوێتە دەستیان تکایە ئەم سیناریۆی بخوێننەوە هەموو ئەو فیلمانە لەسەر ئەمە بنیانەوە وەکو چۆن بڵێن فیلمی دیکۆماتی فەرەهارتی مەزەن لە منتەقەی دانۆ بۆ ناوە ئەو دانۆ بیکنین کردبووانە مەزن خۆزانیت پۆمەڵی حەڵقە فیلمی زۆری کۆکردەوە بەشێکی سوتا بەشێکی کەمیاوە ئەو فیلمی جوانەی کرد لێ دروست کردوانە دامیش هەروە بوو زۆر هەر کۆم کردەوە بەڵام هەموو نووسی مەسەر ڕقەمیەکەوە دووەوە دوای ئەو سیناریۆم بۆ نووسی ئەو نامەیشم نووسی بوو لەم دوای 15 ساڵ 20 ساڵ زیاتر کە ڕۆشتۆتە دەرەوە ئەو هینە لەم ڕۆژانە کاک مەجید ساڵح لە زانکۆی بریکس لە بریتانیا ئەگەر دکتۆرە فرەنگیز مەسەڵەن لەوێ مەسئولی ئەرشیفی کوردیە لەوێ کاک مەجید ساڵح هەچێتە ئەوێ لەوێ ئەرشیفەکەی پیشانەیەن لە زمنی ئەو ئەرشیفە ئەم سیناریۆیە لەگەڵ نامەکەی منی تایە ڕسمی گرتو بوو بۆ هێنا وابزان بۆ جەنابتم نرد کاک سەرکەوت بەڵێ شتێکم پێگەشتەوە بۆ ئیجا ئەوە ئەو ساڵانەی بوو کە پێشی بڵێن ڤیدۆم دەستکەوێتەوە کە ڤیدۆم دەستکەوت یەکەم دوو فیلمی دوکۆمنتاری کە ئیشم لەسەر کرد یەکێکیان گۆپتەپەیان ڕوخاندوو بوو جارێک مفازات تەواو تێک نەچوو بوو من چون تەسویرم کردووانە دوای فیلمەکەشی بە ناوی گۆپتەپە جوانتر دروستەکەینەوە باش بێگومانەوە تا ئێستا بڕۆم سێری گۆفتەپە بکەن چەند جوانە بڵێ کاڵاس پرسیارێکیکە ئێمە هاتینە سەر مەسەلەی داکومنتەری بەڵگە فیلم بۆ بەڵگە فیلم زۆر جار ڤیدیۆ ئەگیرێت ئەو ڤیددیوانێک کە ئەگیرێن دوایی دێن لەسەر ئەوە چنینەکەن مۆنتاژەکەن تر لێە چنەوە دیمەنە جوانەکانی لێ چنەوە دوایی بەیەکەوە ئەی چنن و ئەبێتە بەڵگە فیلمێک شتێکی کەی تازەی لێ دروستە بەڵام تۆ لە شاخ لەو کاتەیە پێشەوەی بڕۆی پەیوەندی بە کردێکەوە بکەی پێشەوەی ئەوان بچن هێرشکەن بۆ سەر ڕەبایەکانەوەی کە کردوتە یان هەریەکێ لەو ئیشانەی ترت پێشتر لای خۆت سیناریۆت بۆ نووسیوە تەختیتت بۆ داناوە چی بکەیت چی نەکەی بۆ نمونە بنووسیت پێشمەرگەکان ئەو کاتانەی کە خۆیان ئاماداکەن چۆن فیشک پڕەکەن چۆن ئەمەیانەکەن چۆن ئەویانەکەن ئەمانەت نووسیوە پێشتر پێشەوەی بڕۆی بۆی و دەست کامیرە بخیتە سەرشانت کاک سەرکەوتەوە ئەو فیلمە دیکۆمنتە بڵێن بەڵگەیانەی کە نەزم بەڵگە فیلمی پێڵی جەنابەت من بە دیکۆمنتاریڵێ داکومنتەریڵێ بڵێ من زای با من تەوزیح لەسەرەوە بم تەما تۆ چی بۆ شوێنێک هیچ لۆکیشنێک لەبەر چاوتان نییە کە چیەکەی توانە تەنها دووشت هەیە تۆ لەگەڵ کۆمەڵی پێشمەرگا ڕۆی ئەوان چەکیان پێەیە شەڕەکان تۆ کامیرت پێ تەسویرەکەی
دوو حاڵەت هەیە زۆر گرنگە. یەکەم ئەوەی کە تۆ مووقعی خۆت لەگەڵ چ خەتێکا دانەی مەسەن هێرشکردن بەسەر خەتی یەکەم هێرشە بە خەتی دووەم بەسەر ئاربیجی و شتەکانە. ئیجا ئەوە هەمیشە من ئەو شوێنانم تهدید دەکرد بزن ئەو وەجبەی کە مەسە خۆت زانیت کە هێرشەکەیتە سەر شوێنێک چەند زاویەکی تیا تۆ ناتوانیت لە هەموو زاویەکانە بگرێت بێ یەک زاویەکە تیا دەیتوانە ئەبێ داوا بکەیت لە چ زاویەکە و هجوومەکە زۆر گەورەترە تێگەیتوانە هەر ئەمانە هەیە. بەڵام دوایی کە دێیتەوە سێری فیلمەکەکە تەمان ئەمە لە زۆربەی فیلمە دیکومنتارەکان جگەل لەو ینی بەڵگە فیلمانەی کە تۆ تەختیت داناوە پێشتر چوتە سێرت کردووە ئەمە دوکانیەکە فلانەکە دێیتە و سینناریی بۆ دانیت و سینناریی بۆ نووسیت و ئەڕۆیتەوە بۆی. بەڵام ئەمەی شەڕوانە نەخێر ناتوانێەوە بکەیت. بەڵام لەناو ئەوانە مەسەن بۆ منە خەباتی مامۆستایە خەباتی مامۆسایان سینناریۆی هەبووە بەبێ سینناریۆ نەکراوە لەبەر ئەمزانی مەسەڵەن قزلەر مەکتەبێکی تایە چەند ئینی تیا ئەوە بۆ مەسەن فلان شوێن میزە لەنا ئەوانەیە هاتوون داوام لە هەندێک برادەر کردووە سێری فیلمەکە بکەن ڕیپۆرتاجێکم بۆ بنووسن سێری ئەو فیلمانێکی گرتوومە ڕیپۆرتاجێکە نووسن مەسەڵەن بۆ نمونە خەباتی مامۆستایان مامۆستا عەبدوڕەحمان نووسیەتی چون خۆی سەرۆکی مامۆستایان بوو نووسەریش بوو تێگەی چۆنە مەسەڵەن بۆنە فیلمی ڕێگای دوور کە فیلمێکی مێژووریە لە ساڵەکانی مەسەڵەن جەنگی جیهانی یەکەمە و هاتوینەوەە یەکەمین جار ریپۆرتاژەکەی فەریدە سەر نووسێتی دوایی من هاتووم لەسەر ریپۆرتاژەکەی ئەوە فیلمەکەم دروست کردوێتەوە یعنی دیارە لەسەر ئەوە سینناریۆم نووسیوەتەوە بەڵام من بەڵگەم هێناوە مەسەن بۆ منە فیلمەکانی دنیا مەسەن کە لە حربی عالەمیوانە بەڵای دوای هاتوۆتە سەر ناو یەکێتیە فیلمەکانی خۆم بەکارهێناوە. ئەمە تقریبا جنەکان وایە جا لە شاخە تەبان یەکەمیش شەڕیش کە من بەشداری تیا کرد تازە تەبان پێشی شەڕەکە دوو سینناریۆم نووسی بوو یان لە کاتی مفاوەزاتە چون من کامێرە و ڤیدۆکەی VHSەکە لە کاتی مفاوەزات دەستم کەوتو بوو دوو سینناریۆم نووسی بوو یەکیان ڕۆقەندیل کە باسی دەیەکە کات و دوایەوە پەیوەندیەک دروستە بێت لە بینی پێشمەرگە و دەیەکە و دوای حکوومەت دێتە ناو دەیەکە و وەکو ئەوی تقریبا چیرۆکەکەی بنگرتە لە بنگرت ڕووی ئەو حەدەسەکە بەڵام ئێمە تەسویر و فیلمەکان لە کانی بەردینەی لە نزیکی سلێمانی کردمان ئەوە بەناوی ڕۆقەندیل تەمان ئەو کاتە مفاوەزات بوو حەمە عەلی خان و مەسە حەمە عەلی خان دەرهێنانی بۆ کردە بەڵام سینناریۆکەی منە خۆشم تەمسیلم تیا کردو لەنا ئەو فیلمە و فیلمە ما وازان لای جەنابشتن هەیە وابزان بۆم نردووی کاکسەر بۆ هینە جاوەتەوان ئێستا کاڵ بۆتەوە ینی زۆر مامۆستا فەرهاد ئەسڵەکەی برد فەرهاد پیرباڵ هاوڕێم فەرهاد پیرباڵ ئەسڵەکەی برد ئیشێکی پێ بوو دوایی سیدیەکی بۆ هێنامەوە هەرچێکم کرد نەمتوانی بەڕاستی شتێکی لێوەر بگرمەوە بەسە و سیدیم لای ئێستا لەوە ئیجا ئەوە دوایی فیلمەکەمات بێگومان لەکانی بەردنە تەسویر کرد بە پارەیەکی زۆر کەم بوو بەو کامێرە و ڤیدۆمان دەستکەوت لە دوای ئەوە بیرم لێ کردەوە کۆمەڵێن نامە هەبوو کتێبێک بوو لە شۆڕش بڵاو بوو بۆ بەناوی نامەیەک لە زیندانی فاشەکانەوە بە هەمان ناو سینناریۆکەم نووسی لەسەر کۆمەڵێ لەو نامانەی کە لە زیندانەوە هاتبوو هاتم زیندانێکمان چیرۆکێش وایە لە ناو زیندانە هەموو ئەو نامانە ینی ئەو برادرانەی کە لێ باسی چیان کردووە بۆ دەرەوە نامەکەیان نردوو من لێ تەوزیفم کردوێتەوە جارێکی تر ئیجا ئەوە کاتی خۆی من دەرهێنەرەکەی بوو مستەفا قەسیمەوانە تەمسیلیانتر بەڵام بەداخەوە ئەوە فەوتا تقریبا بڵێن نەمانتوانی چون شەڕ هاتە سەری وتر تەواو نەبوو بەشێکی مایەوە هەر بەو شێوە مایەوەتە بەشێکی فەوتا و بەشێکی ماوە بەڵام لە شەڕی یەکەمین شەڕ کە بەشداریم تیا کردوانە شەڕی دابان هەلاج یعنی شەڕی چەرماوەند بڵێن ئەوە فیلمەکەی هەیە تاوان بەناوی ئەم جارێش بەفر گڕی کرد ئەم جارە بەفر گڕی کرد دەنگی فەراسەنگاویە لەبەرەوەی کە کاتی خۆی کرد لە ڕادیۆ هینەکەی خوێندەوە بەزم بڵێن هەواڵەکەی خوێندەوە هینێکی جوانی بۆ نووسی بووانە بەڕاستی من معجبی نووسینەکەی فەرهاد بوومەوانە
ئەوم لێ وەرگرت هەر بە دەنگەکە لێم وەرگرت هاتم فیلمەکەم پێ لەسەر ئەساسی ئەو نینە حتا لە ئاخیرەکەیش ئەڵێ کامیرای شۆڕشیش بەشدائین هەموو نازام شوێنەکانی تۆمار کردووانە بێگومان ئەو شەڕانە شەڕی لای شەدەڵە و تر لای ئۆمەر قەوم و دوایی شەڕەکانی تر و دوای چەند جارێک بە ڕۆژانە ئەڕۆشتم تەسویری ئەو شوێنانەی کە گرتوو بمان و هەوانە هەموو لە ناو فیلمەکەی هەیە ئەگەر ئەو فیلمەتان بینی بێتوانە بێگومان لە ناو ئەمانەیە لە شاخە تەبان لە دوکومنتەکانە ینی ئەو دوو فیلمی بڵێن درامای تەلەڤیزۆنیمان کردووە یا درامای ڤیدۆیی من خۆم ئەو کاتە پێمەوە هەتا لە مقابلەکانی دەستگاکانی خۆمان ئەو کاتە ڕاگەیاندا ئەمون مقاهین درامای ڤیدۆیی بێگومان دوو درامامان کردووە بەڵام لەگەڵ ئەوەیشا مەسەن کۆمەڵێ سیناریۆ بۆ رادیۆم نووسی بوو ئێستا لە سەر خەیاڵنی چون زۆر جار هەر بینی فترێ جارێ حەزم لێ بوو ئەم نووسیت و ئەم نووسی ئەوانە لەناو مەسەن بۆ نمونە وەکو جەنابەت باسی سیناریۆ ئەەکەیتوانە من چوومەتە مەسەن سماقولی لە سماقولی چاوەڕانی مەسەن ئەوەم ناکرد مەسەن فرۆکەکانی دوژمن بێن و ناو سماقولی بردمان بکەن بەو شێوە توندە ئەمەش وای کرده بوو تەمان دایمەن من لە ئامادە باشییا بم چون هەموو حەدەسێک کە ڕۆئەیە من لە لای حاکم سەمەدەوان بوو لە لەوێ نیوەڕۆ چوو بینە سماقولی لەگەڵ هێزەکانی پێشمەرگەیە ڕۆشتین لە ژوورەکەی ئەوان لە بەردەم ژوورەکەیان سنگەرێکی چاڵێکیان لێ بۆ سنگەر بۆی بە پەلە خۆیان بخەنە ناوێگە قەس و شیوا بێ بە حاکم سەمەدم وتم بەخوا ئەمە بۆ فیلمگرتن زۆر گرنگە لە ژوورە و دانیشتمی لە بڕا تەقەی دۆشکەکان هاتوانە دۆشکەشتیوانە بۆ تیارەکان زانیمان تیارە من بە ڕاکردن چوومە ناو ئەو سنگەرە و ئەو شوێنەی کە تهدیدم کرد بوو بزەبر لەو شوێنەوە بردمانی سماقولیم تەسویر کرد یعنی ئەو فرۆکانە چۆن بردمانیەکەن و دوای بردمانەکەش تەمان خەڵکەکە بریندارەکان نازانم ژن و مناڵ لە ناو ئەشکەوتە لە ناو کونە تیارەیە دێنە دەرەوەی تر ئەمانە هەمووی بەربوون لە ماڵەکانەوەە ئەمانە هەموو دوای ئەوەیە تەڵان ئەوە یەک لە حاڵەکانە تقریبا بڵێم نزیکە لە سیناریۆەوە ئێستا ئەوە یەکێ لە فیلمەکانە بەناوی بردمانی سماقولی کە ئەو کاتە بڵاوم کردوەوە کاباز با ببڕم بۆ یەک شتێک ئێمە گەل لە جارە بینین وەکو سەرۆکەکانی جیهان کەسە دیارەکانی جیهان کەسە سیاسیەکان سیرەکەین ڤیددیویان هەیە و بە ڤیددیوەکانیان بەنین بەڵگە فیلمەکانیان بەڵگە فیلمێکیکەی تازەی لێ دروست دەکەن تۆ لەو کاتەیە زیاتر پێشمەرگە تەسویرە کرد یان شتی مامجەلالەتە بوو شتی کاک نەوشیروانەتە بوو کاک ئازاد با بڵێن کەسەکانی تر کاک ئازاد وا بزانم کامیرێتە و کاتە نەبوو تا و کاتە مەسەرەن شتی کامرم پێ بوو کاگازادشی تایە کاگازاد هەورامی تایەتی بە تاکید یان مەسەلەن شەید عەبدڕەحمان قاسملوو شەرفکەندی کەسەکانی تر ئەمانە سوتفە فرێیان کەوتو بوویت یعنی ڤیددیویانت گرتە بێ لەگەڵ شەید عەبدڕەحمان قاسملووە بە کامێرە هشت ملیمەگەیشم کردووە ئەو فیلمانەی کە لە زانکۆی بریکسەوەی تاوانەوە ئەرشیفەکەی ئەو ئەرشیفەیە کە کاتی خۆی نردومە چۆتە لای کاک عومەری شێخموس کاک عومەر شێخموس هەموو ئەرشیفەکەی تەسلیمی ئەو زانکۆیی کردووە لەبەرەی زمانی کوردی لێوێ خوێنرێت وانە ینی بڵێن یەکی لەو زانکۆیانەیە کە زمانی کوردی تیا خوێنرێت و کاک عومەر شێخموس و کریسکۆجارایش هەردووکیان هەموو ئەرشیفەکان لەوێ دانەوە ئەرشیفێکی دوو ئەرشیفی زۆر گەورن بەڕاستی ئیجا من ئەوانەی من لە زمنی ئەوانەیە ئێستا قەرارە بچم لێ ئەوانە بدۆزمەوە ئەگەر ئەوانە بدۆزمەوە هەموو دەرەکەی بەڵام بۆ ئەوانی تر مەسەڵەن لە کۆبنەوەکە مەسەڵەن بۆ نمونە کاتی کە مافپەروەران دامەزرێ مامجەلال لەبوو من لێ تەسویری هەرزەکان ئیجا ئەو وتارەی مامجەلال کرد لەوێ لەسەر مافپەروەران بڵێن دانیشتنەکەی کە بۆی دامەزرانی مافپەروەران وتارەکەی وتووە وتارێکە من تەسەوەرەکەم ئێستا بێن
عرضی بکەن تەمان ئەوە هەمووی پارێزراوە لای شادازخانە لە بریتانیا لەبەر ئەو کاتە لە ترسا هەموم ڕەوانە کردوانە چون خۆت زانی لە شاخ و ئەو هەموو قورسایی ئەو شتانە ناتوانیت تۆ بیگوازیتەوەوانە اینجا ئەوە ئێستا لای ئەوانە ئەگەر هەر کاتێک بڵاوی بکەنەوە وەکو ئەمڕۆیە وایە یعنی ئەمڕۆ مەسەلەی یاسا و دادگا و سەربەخۆیی دادگاوانە لە ناو وتاری مامجەلالە زۆر بەوازحی لەوێ بینیتەوە هیوادارم بە زووتری کات بتوانین ئەوانە بکەینەوە هین هەرچەند ئێستا من هینێکی دیکودرامیمان هەیە لەگەڵ کارۆخە خەریکی نەیکن لە ناو ستۆدیۆکەی خۆمە ئەمانە هەموو ئەم بەشانە دێتە ناوەوە وردەوەدە بەو شێوە بڵاویەکەینەوە علاکولین ئێتر ئەم فیلمانەی کە کراوە لە زبنی حتى ل شاخة تاكم باوا بلين للشاخ من بيرم بوقت لو طبعا بيشتر هذا زور خلياي مثلا فيلم كرتون وانا بوم جناب باس فيلم كرتون دو من الهبون لقل باوكي انا باوكي هنا كباب خانه كيبو لبرقلو دعي بوردمان كلام من لو ينبو موكاتا او دو من الهو باوكيان شهيد بون بەناوی زاناو داینا زۆر داخم بۆ خواردنە بەرێ هەرچی ئەچوون بۆ سەرگەڵ و یاکون لە مەقەر بوومەوانە ئاهاتن و یاریمان لەگەڵا یاریم لەگەڵاکردن شوێنێکمان هەبوو تۆ پێنوشتیوامان لەگەڵاکردنەوەە مناڵەکان زۆر جوانکی لە بوون ئیتر بەداخەوە هەردووکیان شەهید بوون لەگەڵ باوکیان کا عوسمان یعنی بیرم لێ کردەوە هەرچیەکەمە کرد نەمەتوانی تعبیرت لەوە بکەم چی بۆ ئەمانە بزانێت چەند مەقالەی وابزانم یا دوانسیان لە ڕێبازنی بابزەم لە ڕێبازنیە نازم لە شوێنەکە شتێکم بڵاو کردبوو لە سەریان بەڵام کاگادی غوڵام شێوەکارە تەمان ئەکادیمیی تەواو کردبووانە هات لەگەڵ یا دانیشتم وتم بوونە فیلمێکی کارتۆن بکەین لەبەر لەسەر ئەم دوو مناڵانە تۆسێ داخی دڵم پیا بڕژێنمەوەوانە جا بەیەکەوە کاگازات تەختیتەکانیە کرد منیش تەبان سیناریۆکەم نووسی بوو ئەوانە بە کرۆمی کە هینە کامێرەی VHS زۆر قورسە ینی بەڕاستی مەسەر تۆ مۆنتاژەکەیشی لەوێت تۆ نەم میکسەر دەیە نە ئەداتی مۆنتاژی لەم شێوەی ئێستەمان هەبووە ڤیدۆ بە ڤیدۆ مۆنتاجی فیلمێکی کارتۆن بکەیت کە 15 دقەیش بێ 15 دقە بێت جا ئەومان کرد دواتریش بیرمان لە شتێکی تر کردەوە ماستا و چیشتی وا زۆر لە ناوشۆشە تاوان لە هەموو شوێنەکە هەیە جا ئێمە بیرمان لێ کردەوە من بیرم لێ کردەوە سیناریەکەم نووسی کابراایەکەم لە خۆی کاباس حەزەکەم ێستا مەسەلەن خەڵک نازانێت ئەو کامیرەیە چۆن بوو مەسەلەن کامیرەی ئەیتوو بوو وەنیەوە ئەو کاتە پێت بوو ئەوەی دوو پارچ کامیرەکان زۆر ئەو کاتە جاری تەتەوری نەکردو بۆ ئەیتوانە ئەخیرەکان ئەیتوو بوو بەس ئەو کاتە GVCم هەبوو تاوان دینەکەی زۆر گەورە بوو ڤیدۆکەی کامیرەکەی جیا بوو لێی بەوایە هاتە دەرەوەی ئەوەی دابان و ئەو شتانە هەموو بەوە کرا بوو بەسیارەکەم لێرە ئەوەیە تۆ باسی کرۆمت کرد ئەو کاتە ئەو کامیرەیە کرۆمی تیا بوو بەڵێ بڵێ لەسەر زوومەکەی دگمەیەک هەبوو ڕادەکێشا بوو بە کرۆم ئەوە کرۆم ئەزایشی من هەر بەوە مەسەلەن لانە مێر و لەو گوڵ و شتیواشم تەسویر کردووە ئەوە زۆر هین بۆ زۆر ئەخە مێرولە زۆر ینی هین نییە بتوانیت تۆ بە هی کامێرەی ئەتیادی ینی ئەگەر کرۆم نەبێ ناتوانانی بیکەیت ئەو کاتە چونکە لە کاتی مۆنتاژە گەجاری وایە تۆ بۆ بینەکان نێوانەکان شتێک دێ بە خەیاڵتە ئینسێرتی تیا بوو ڤیددیۆکە یان کامیرەکە چونکە زانای بوو بەسە و نازانم لە کاتی مۆنتاژەکەین ڤیددیۆیەکی ترمە بۆ گەورە ئەوە ئینسێرتی تیا بوو بەوە ئینسێرتەکانم بەکردوانە لە کاتی مۆنتاژمە کرد ڤیددیۆ بە ڤیددیۆ یعنی لە کامێرەکەی خۆ لە ڤیددیۆی کامێرەکەەوە ئەم نرد بوو مەسەرن بۆی هەردووان بوو نەر دووادە هەیە ڕەمەزان ستر گردێتی لە ناو ستۆدیۆکە بەڵام وەسە حاضر علاکم ئینشەڵا ئەیبیننەوەانە ئەوە مشکلە نییە جا ئەوە لێ هەر ئەوەیە بەڵام ئەوی کە مۆنتاین لە ڤیددیۆی کامێرەکە ئەم نرد بۆ ئەویتر ئینسێرتی تیا بوو کە تەواو بوو دوای ئینسێرت هەندێک جار نییە مۆسیقەکەیشم دانا اینجا دوایی فیلمەکانم دانا لەگەڵی بەڵێ
ئەوە مەبەستمەوە بوو ئەو تەکنیکانە زۆر زەرورە بۆ ئەمڕۆ چونکە ئێمە ئیشەکەمان فلیمسازیە چۆن کراوە چۆن لە شاخە و ئیشە کراوە چونکە زۆر قورسە و ساتە کاتە ڤیددیۆ VHS مۆنتاجی چنینی زۆر شتێکی قرس بوو دقەیەکە بە 7 سەعاتە کرد بەڵێ ئەزایی کاکسەرکەوتەوان بە ڕاهێنانی زۆرتر تاوان زۆرتر من ئەو شانەمە کردووانە مۆنتاژمە کردیانە ئەو فیلمە بەڵگە نامایانە یعنی بەڵگە فیلمانەی کە کردو بووم لە شاخە زانین دە بەڵگە فیلمە و هەمووشی بڵاو بۆتەوە مەسەڵەن بۆ هەموو ئەوانە لە وڵاتانی تریش بڵاو بۆتەوە نە لە لای خۆمان مەسەر پەنجەرە یاداشتەکان لە ئیتالیا لە کۆنگری حزبی شوێعی لێ پیشاندراوە لە مالمۆ لە میلانەوە مثلا بۆ نمونە جەریمە لە تەلڤیزیۆنی سووریا پیشاندراوە کاتی خۆی ئەوانی تریش وەکوتمەوەی بڕاوکە هەر مۆنتاژەکەی خۆمە لەبەر ئەوی زۆر ئیشمانە کرد لەسەری دەستمان ڕاهات بوو لەگەڵیا یعنی ئەمانزانی لە چ دقەیە دەستی بێن تا هەندێک جار نییە دەجات کرد ئەو لە حیمە نەبوو وەکو خۆی وایە دەنگەکە دواکەوت پێشەکەوت چونکە بە گۆترە بوو گۆترە خۆەوە تا ئێستا فیلمەکان ئیشەڵا ڕۆژێ ئەوەی خەباتی مامۆستایان گۆترە بوو لە سەرەتایە دوایی تا دۆزیەوە دقەیەکە بیڵیعەت ژمار بەڵێ دوایی کە هاتیە ناو شاریش تەلڤیزیۆنمان دامەزران بە هەمان ئەو سلوبەی وایە هەتا ئێمە هەر ئەو سلوبەشی ژمانە کرد یاکدۆ بوو سێتی تیابوو باقیێوانی تر هیچ وایە بالفعل بەڵێ کاباس گیانی تر قسەکانی خۆ ئیتر ئەوانەیە زیاتر لەو کە تەمان لە شاخ جگەل لە سیناریۆ من زۆرتر خۆتان نەزانەوەکو کورتە چیرۆکوانە حتا خڵاتی گەلاوێژ و لەوەی ئیتالیا ئەوەی ئەمیتا ئەوەی کاگەنوەر شاکلی ئەوان هینیان کرد و سەرپەرشتیانە کردوانە چیرۆکێکم لێ خەڵاتی یەکەمی وەرگرتە و کاتی خۆی ئیتر ئەمانە تەمان هەمووی خۆ دەزانی بەشێک لەوانە مەسە بۆ نمونە من کە بە چاوی چەپ سێری ناو کامێرایەکەم بە چاوی ڕاست ناتوانم یعنی سێرەکەی کامێرەکە کە ئەنووسێنم بە لای ڕاستمەوە هەستەکەم بەشێکە لە جسمی خۆم یعنی ئەو های لات بوو زۆریشمانە کرد یعنی خۆزانی جگەر لەوەی کە تۆ من بە ئاکادمی خوێندوو بەتەوان یعنی بڵێم نەیزانم ئەو کاتێک کە گرتومەتە دەسەوە من کامێرە سینەمایەکە گرتومەتە دەسەوە لە ئەسفەهانە کە چوومەتە خولی بەسەدەن فێربوونی کامیرە و ئەوشتانە بەو کامیرەیە فیلمی بچووکم یعنی فیلمی کورتیان پێ کردوین وانە یعنی ئەوەیە کە بەو شێوەیە بەڵام من لە ناو شۆڕشات کامیرەکە بوو بە بەشی لە ژیانەمیتر یعنی لە کاتی خەوا لە تەنیشتمەوە بوو لە ڕۆشتنا دایمەن لە کۆڵە پشتێکەما بوو تر بەردەوام لەگەڵ ما ئەژیا ئەو کامێرە جگەل لەو کامێرە مەسەلا حتا کامێرەیەکی فۆتوگراف بوو کامێرەی تەسجیلێک سەوتی بوو خۆزانی من ئەرشیفێکی دەنگی بە کاسێتی ئەو کاتە زۆرم هەیە ینی لە کاتی خۆیان من چاوپێکەوتنم لەگەڵ کۆمەڵی لەو تێکۆشەرانە کردووە کە مەفرەزە سەرەتایەکان بوونە ئێستا ینی ئێستاەوەی کە لە ئەرشیفی لە ستۆدیا عباسی ڤیددیۆەکەم هەمان ئەو ڕێچکەیە کە ئەو کاتە کردومە تقریبا ژمارەیەکی زۆرە ینی ئەگەر سەبیڵێم بە مبالغە نەبێت لەوانەیە 3000 ساعت بێ ئای کەعباس بابێنە سەر شتێکی کە خەڵک لەوەی ئاگای لێ نەبیان کەم کەس ئاگای لێبێ کەعباس ئاوازی سروودشی داناوە بەڵام من مۆسیقی نیمە ئەوە دەندەنەیە پێڵەن دەندەنە ڕاستە مەسەلا ئەو کاتە ڕەنگی ژەنگەکەی ئەوەی شارەکەی پیرەمێرد بوو کاک ئیسماعیل خانەخینی و توێتی لە شۆڕشی ئەیلول ئەوە تەمان کاگەنوەر قەراقی تەوزیعی مۆسیقیەکەی بۆ کردو بوو کاتی خۆی بەڵام مەزە پێشڕەوەی پارتیش بە سلوبێکی تر کە من کردو بوومەوەە هەر لەوێت تەسجیلیان کرد لەگەڵ بەدەنگی ئیسماعیل برایم ئیسماعیل خانەقینی بکەین بەڵامەوە من لە مۆسیقا نازانم سێری گیتار شتیوانەکەنەوەی من نییە زۆر ئاساییە خۆ کەریم کابان ڕەوانی شاد بەو گەورەی خۆ مۆسیقینەوە ئەزایی زیاتر خۆ دەزانی ئەمانە ئەم حاڵەتانە هەمووی هینن بڵێن فەترین زۆرتر
لە ناومانە گەورە بێتوانە بۆ خۆزانی کێشەی ژیانی ئێمە لە مناڵیەوە بە نەبوونی و نەزان بە بەو شێوەیە کە پەروەەردە بووبینەوەوانە و گەورە بووین و تر هاتیە ناو دنیایەک مەسەڵەن تۆ کەس و کار قبول نەکرد بچیتە ناو بچیت پەیمانگە مەسەڵەن شانۆ بخوێنیتوانەمە ناچاربی لە پشتیوانەوە هەر ببیتەوە بچیتەوە ئەو مەجالە وایە وایە دەستەکان و خۆش بێ کا ئابازگیان کاتی بەرەی کوردستانی ئەو کاتەیە لەو دانیشتانە لەو کۆبوونەوانە یا با بڵێن بۆ خۆ ئامادەکردن بۆوانە لەوێ ئامادە بوویت هیچ داکومنتەریت گرت بێ مەسەلەن داکومنتەری کاگ مەسعود یان لایەنەکانی تری بەرەی کوردستانی شتیوات هەبووە هیچ ئەزایسی من خۆتان نەزانم من یەکێکم لە کادرەکانی ناو یەکێتی و بە شانازیەوە ڕێم یەکێتی دەرگایەکی ینی ئەمەی کەیڵێم نەیبێت یەک دەرگایەکی گەورەی بۆ مەسلەی ئەوانەی کرد لە بواری هوەری ئەوانەی شەکەن و لە بواری نووسینایی شەکەنوانە دائیمەن ئازادیکی تایبەتمانە بوو بۆ ئیشکردنوانە من فیلمی ئەوەی یەکەمی جار پێشەوەی تەلەڤیزۆن دامەزرێ ئەو چاوئینەی ئەوەی مەلعبەکە هەڤاڵ مامجەلال هات و وتارە گرنگەکەی هەڤاڵ مامجەلال ئەوە بە تەسویری منە و من کاتی خۆی لە ڕادیۆوە ئاگاداریم بۆ ئەو برادرانە کرد کە لە ناو شارە کامێرە ڤیددیویان هەیە بێن بۆی کە دوایی ئەو کامێرەینەکانی ئەوانشم کۆ کردەوە بەڵام ئەوەی من لەبەرەوەی دەنگ پاکی دەنگی خۆزانی دەنگی پاکی ئیشەکە یەکێک لە گرنگەکانی بوو ئەوە ئەوش لە مکسەرەکەەوە من وایرم بۆ ئەو سەکویەکم بۆ خۆم دروست کرده بوو لە بەردەمی مەنەسەکەی هەڤاڵ مامجەلال لە بەرزیا بۆی خەڵک دەنگەدەنگی خەڵک تیا دەرنەچێتوانە بۆیە تەسویرەکە بە دەنگێکی پاک لەسەر مەنەسەکەەوە هاتووە بەلای من جا ئەوە کاتی خۆی کە تەلەڤیزۆنمان دامەزران یەکەمین پەخشی تەلەڤیزۆن لە دەی چوار ئەو وتارەی مامجەلالە ئەو وتارەی مامجەلال هەر لە ناو مەلعەبەکە و یەکسەر چووی پەخشمان کردەوە بەڵێ هەر بوو بە دامەزراندنی تەلەڤیزۆنی گەلی کوردستانش ئەو ڕۆژمان من کە عەباس ئەم قسەم کە ئەەکەم بەڵامی لەگەڵ بۆ دکتۆر مەحمودم کردووە مەسەلەن ئەو پێشی ئەوەی تەلەڤیزۆن بەڵام کە تەلەڤیزۆن دەست یانیتر بۆ دامەزرانی تەلەڤیزۆنەوەە بەڕاستی من لەو ساوە ئیتر نەمەتوانی ئەو کارەیان جیایە من باسی ئەزانی چۆنەکە عەباس ئێستا مەسەلەن من لەم پێگەیەوە من نابێ لایەنگری هیچ لایە بکەم ئەبێ هەر کەسێک شتی هەیە بیهێنم شتەکەی داگرینۆکەوەی بۆ ئەرشیف اینجا بۆیە ئەو پرسیارە بێگومان مەسەڵەن بۆ نمونە لە تەلەڤیزۆن ئێمە وتارەکەی کاک مەسعودیشمان بڵاو کردوتەوە لە تەلەڤیزۆنی خۆمان ئەو کاتا ئەوان تەلەڤیزۆنیان نەبوو بەڵاستن بەس ئێمە هەمان مەسەڵەن هینی ئەوەی دکتۆر مەحمود وەکوتم خۆم تەسویریشم کرد خۆشم بڵاوم کردەوە بەڵام لەبیرت نەچێت لە شاخیش کاک ئەمە لەسەر تێنەپەڕێت ناڵێم من زیاتر کەسێک بووم بەڕاستی لە شوێنی خۆم نەبووم لەگەڵ پێشمەرگە وست ئەوانەی کە جەولە ینی بە دێهاتەکان و بە شوێنەکانە و کۆمەڵی مەسەڵەن ئیشەکانم لەسەر ئەوە بوو بەڵام هێروخان لەبەرەوەی لە چەقی قەراری یەکێتی یان لە مەرکەز بوو بەڕاستی ئەو توانوێتی دیکومنتی کۆبوونەوە گرنگەکانوانە زۆر بکە و ئەوش گرنگیکی زۆری هەیە بۆ مستەقبەلی مێژوو ئەرشیفی کورد ئینجا جگەل لەوەشە مەسەڵەن بۆ نمونە لەناو ئەمانەیە تاوان ئەمە بجاری هەر باسی شاخەکەین ئەمە شار نییە لەناو ئەمانەیە مەسەڵەن بۆ نمونە من گۆرانی کار و ئەو شتانەی زۆر مەسەڵەن حتا لە کرماشان فیلمێکم بۆ تەلەڤیزۆنی کرماشان کردەوە کەناڵێکی تایبەتی خۆیانە بتەوان ئەو کار کە ئێمە چوینە ئێران بە ناوی هین گۆرانی کار مەسەڵەن دروێنەیە نازانم گێرەیە کێشەیە نازانم تەونە نازانم مێشکەیە مناڵخەوان ئەمانە هەموو لە شوێنە جیاوازەکان سێرەکەی لە گەرمیان وێنەم گرتووە لەگەڵ کوێستانە فەرقی هەیە ئاوازەکانیش فەرقی هەیە
هەرێکی لەسەر ناوچەکەی خۆیان گونجانێ مەزم بۆ منە دانێکی هەڵێ ڕۆژ هەڵات و تاو هەڵاتەوە سەرشەڵا لەم دیکودرامەیە کە لەگەڵ کاروخە خەریکینەکەی ئەیبینن باسی منطقەکەی خۆیانەکە کە هەتاو هەڵیەدا یا لە پەلکە بیانە یا نەزەم ناوکانی ژنانە یا لەکوێ سەعاتی ڕۆژە هەتا تاریکە بێ گۆرانێکە خۆی یەک ڕۆژی کاملە جوانە بە دروێنەوە ئایڵێن تاوان بە دروێنەوە ئایڵێن ئەی کەعبەس بەنسبەت و کاتەی ڕژێمی ئێران ڕێگەیەدا بە کامیرە ئەوە بەسەلەن تۆ کە لە ناو شۆڕشیت و هی ئەم دیویت و ئەچتە ناو ئێران ڕێگەیانەدا ئەوە کامیرە بەکاربێنی بە ئیجازە و شتی ناویست من بە عیلاقات لە عیلاقاتی خۆمان تەمانەوان ئەتوانی دایمەن ڕێگە پێدانێکیان پێیا بووم بەڵام ئەوە ئیشانەی کە مەسەن لە کاتی خۆیان کردومە مەسەن تەرمەکەی هەژار مکریانی کە هاتەوە بۆ مەهاباد یەکێ لە ئیشە جوانەکانی خۆمە ئیزانم من مەسەن چاوپێکەوتن لەگەڵ مامۆستا حەقیقی مامۆستا هەژار مکریانی چاوپێکەوتن لەگەڵ هادی زیادینی لەگەڵ مەسەن کۆمەڵێ هونەرمەندانی ئەوێ کۆبوونەوەکانیان دوای مەسەن کۆمەڵی لەو شتانەمانە کردوانە بەڕاستیوانە هەموو ماوەتەوە لەگەڵ حەمەی ماملیە مەسەلەن بۆ نمونە لەگەڵ ئەحمەد هەردی کە هاتە سەقز لەگەڵ یا مقابلەم کردووە دەزیک 3-4 ساعتەوە بەڵێ بڵێ زانم گۆرانیەکانی ئەوانەی شەید کارزان کە لە ئەوە لای فستیڤاڵی نەورۆز و هەڵەبجەتان من خۆم ئیشم هەبوو ئیشەکەی خۆم لە ناو باشگای پیرۆزی بوو باسی تەبەن معرەزێکی فۆتۆگرافی فۆتۆکانم بوو لەسەر مەسەلەی هەڵەبجە لەگەڵ سینەمە سلاید یەکەم کردبوو کە لە ناو ئەم فیلمی دیکودرامیە دیسانەوە دائەنرێتەوە شەڵای بینێت 3-4 مناڵە ئەوانە ئێستا ئەو مناڵانە هەموو دکتۆر و مهندسوانن هێناو من دووبارە مقابلەیان دەکەمەوە بۆی ئیشەکانیان دابنەوە جارێکی تر یان دیسانەوە تەدویری دیکومنتەکانەکەمەوە ئیجا ئەوە لەو کاتە تەمان تیپی مۆسیقای شەید کارزان کۆڕاڵی کی زۆر جوانیان کردو ینی کۆنسرتێکی گەورەیان بۆ هەڵەبجە و نەورۆز هەڵەبجە کرا لەگەڵ ئەوش بەشێک لە ئیشەکانی منیش لە زمانی ئەو فستیڤاڵە بوو جا من بە هەمان شێوە ئەو کات پێشەوەی کە تاوانەوەی مامجلالش لەسەر بیرۆکەی ئەوەی لەوێ کردو بووم دووسێ جات خەڵک ینی بازم هێرۆخان تەسویری کردبوو دەنگە زۆر بوو نەیتوانی خەڵکی ساقز کردیان من چووم وایرم هێنا لە ناو مکسەرەکە لەسەر مەسرەحە و بە سەقفەکەی هێنامەوە لەو شوێنەی کە کامێرەکەم دانابوو لە خوارە و لێوێ کردمە کامێرەکە طبعاً ئەو دەنگەی کە ئێستا ئەیبینن منیش یەکێ لە هینەکان لە چاوپێکەوتنەکانە ئەوانە دایمە سرکەی لە پشتەوە دانێم سیرەکەن ئەوەی کە سرکەی دانراوە تەسویرەکەی منە گۆرانیەکانی تیپی مۆسیقای شەید کارزان لەو فستیڤاڵە بەو شێوە تەسویرم کردووە و دەنگیش زۆر پاکە یانتان دەنگ ئەوەیە کە ئەچوو بۆ خەڵک لە میکسەرەکە و من وەرم گرتووە بۆ لای کۆم وایە دەستەکانە خۆش بێ کەعباسی تر گەر بێنە ناو شاریانە گەشتی کەت ماوە جاری ئەوانت چونکەمانێ باس سیناریۆکانی ناو شاری چت بکەیت لە شاخ زۆر شت هەیە تەمەنامە هەر جارێ بە بەشێکیا بڕۆینەوەوانەی تەمان ئەمانەی ئەڵێم سەر بوارەی شانوە ئەگەر بڕۆین کۆمەڵی شانۆگەری زروفەکانی شانۆگەریەکە و زروفەکانی ئەو تیپانەی کە کردومانە و کاتە ینی خەڵکی لادیەمان فێر کرد شانۆ بکەن مەسەلەن بۆ نێش شانۆی ئەنجومەنی دێی سەرگەڵوو هەبووە شانۆی ئەنجومەنی دێی هەڵەدن هەبوو شانۆی مەسەلەن ئەنجومەنی دێی فلان هەبوو بێگومان تیپی شانۆی کوردستانیش ڕۆڵی خۆیان بینی دوای ئەوەی کە ئێمە من لە تیپی شانۆی شۆڕش وازمێنە تقریبا تیپی شانۆی شۆڕش کۆتایی پێات و من بەرەو کامیرەوەوانە ڕۆشتم جا ئەوان ڕۆڵی خۆیان بەد باشی بینی وانە کاکی وا و قادرۆک و کاک ئازا سەوز و ئەو برادرانەی کرد لەگەڵ زاهر ئەو برادرانە بەڵێ ئجا ئەمە بابێڵینەوە بۆ کاتی تر لەسەر شانۆ کە قساکەی لەسەرەوە من پێم باشە بڕۆینەوە بۆ شار ئیترەوە برادران ئەوانەی کەسە گوێمان لێکردنوانە ئەزانن چی کراوە چی نەکراوە لە شار ئجا برادران بنەمێ باسی چەمکێکی کە بکەم لە شارە کە تەلەڤزۆنی گەلی کوردستان دامەزرا کە عەباس کۆمەڵێک لە فلیم سازانی کۆ کردەوە کۆکردنەوە نابێ دابنیشن نیشتماکەین بەڵێ پشتیوانی
یعنی کەعباس بیرۆکەیەکی هەبوو ئەیویست لەو کاتەیە شۆڕشێکی سینەمایی بکات بەڵام با بڵین هەروەکو خۆی وتی درامای ڤیددیۆیی فیلمی ڤیددیۆیی بکات ئەوە بوو کۆمەڵێکمانی هاندا کۆمەڵێکمان ڕێ بۆ کۆمەڵێکمان خۆش کرد لەو کۆمەڵانە من یەکێکیان بووم من بە فیلمی قەرەج و دوایش فیلمی زامێلی گەرمیان و هەروەها بە کاکامەران ڕەوف و بە هاوڕێی ڕەوان شادم سۆران عوسمان و ئەکرەم سلێمان و ئیتر برادرانی ترش ڕزگار جەلی زەنگەنە و بەڵێ ئیتر کە عباس خۆت حەزەکەم یعنی ئەو کاتە ئەتوانم بڵێم جموجۆڵێکی گەرمی فلیمسازی هەبوو لەو کاتەیە ئەمە لە پشتەوەی ئێمە هەمومان کە عباس بوو من ئەمە بۆ مێژووەڵێم چونکە ئاگام لێ بوو کە لەگەڵ یا قسەمانە کرد ئاگام لێ بوو چۆن هانیەداین چۆن بیرۆکەکانی چی بۆ ئەویست چی بکات هەتا فیستیڤاڵی دروستە کرد فیستیڤاڵی فلیمسازی ئەو ئەی کرد ئیتر نازانم دوای ئەو کە لە تەلەڤزۆن نەماکرا نەکرا ئەویان نازانم فەرموو کە عباس بێگومان کاتێ تەلەڤزۆن دامەزرا تەلەڤزۆنێکی عتا عوسمان کە خۆت یەکێک ئیژی لە سینناریوەیەکی بەڕێستان ناکرد خۆزگای کا عتاگە گوێمان لێگرێ گوێمان لێ گوێی لێمان ئەو فیلمە خۆی بڵاوی کردوەوە لە ئەکاونتەکانی خۆی ئەگەر بیا بە فیلم سازان گەڕانەوە بڵێ گەڕانەوە ئیشێکە تاوان زیاتر خۆمی ینی هینی لەسەر ڕینی خۆم نووسیمە شتێکی تر بەڵام لە ناو پێشمەرگە نە وەکو خۆم على كل کە تەلەڤزۆنمان دامەزران بێگومان تەلەڤزۆنێکی هەمەڕەنگ بوو خەبەری نەبوو بە تەنیا خەبەر بەشێک بوو ینی ژووری هەواڵمان هەبوو بەڵام بەرامجی بەرنامجەکانشمان هەبوون بەرنامجەکان هەموو بەرنامەمان بۆ دانابوو خوارێ خۆش بوو کە عوسمان چێوار تەبان ئەمەی بۆیە باسیەکەم بەڕاستی کە تەلەڤزۆن نیگەری کوردستان کە باسەکرێ ئەبێ ناوی عوسمان چێوار لە پێشمانەوە بێ بەڕاستی ئەو پیاوە دڵسۆزانە هات لەگەڵ منە دەستی قسە ناودەستی من بۆی دابنێن و بیرۆکەی درامای تەلەڤزۆنیم پێوت من وتم کە عوسمان چی بکەین بۆ ئەمە ئەو هات خوتەیەکی بۆ نووسیم بۆەوەی کە لەگەڵ برادران بۆی کە ئەمە لەدەڵاتان وازەح بەیانی من بیرۆکەکەی من بووە زۆر کۆبنەوەمان کردو لەگەڵ کا عوسمانە بۆی کە ئەو بیرۆکەی بسەلمێنین جێبەجێ بکەین کە عوسمان بیرۆکەی کردە سەر کاغەز و هێنایە بەردەستی من لەسەر ئەو بیرۆکەیە لەگەڵ ئەو برادرە هۆنەرمەندانەی کە ئاگایان لە دەرهێنان و ئەوانەیە بۆی کە ئەو بەسەر بۆ منە ئێمە کۆمەڵی شتمان هەبوو وەکو خۆ لە چەخماخە و نازانم ئەو شتانەی کە هەمان بۆوانە یعنی ئەبایە ئێمە خەتای ئەوانەیش بکەینایی بڕۆین لە پێشترەوە زیاتر بۆیە من ئەو مۆزوعەم تەرەحکرد ئەوە بوو کۆمەڵێ بەرهەمی جوانی لێ هاتەدی یەکێک گەلە گورگ مەسەڵەوەی جلی زەنگە نەکردی شەی دەگانە گەڕێنەوە کاک ئەکرەم سلێمان کردی پێڵاو وازان پێڵاو کاک ڕزگار باهر شتێکی وا بوازانم جنابەت قەرەنج و فیلمێکی کامەران ڕەوف بەڕاستی دوو سێیشی زۆر نایابی کرد یەکێکیان مەسەڵەن مەملەکەتی خۆر بوو مەرگێڕخەوانی بوو لەگەڵ فیلمێسکی ڕەش بوو بەڵێ ئیجا ئەمانە سێرەکەی ئێستەیشە بەڕاستی خۆزگا تەلەڤزۆنەکان بیکەنەوە بە HD و دیارێکتر نمایشی بکەنەوەوانە زۆر لەگەڵ کاروان کامەرانش قسەم کردو بوو بۆی کە ئەوە بکەنەوەوانە چونەوە بەڕاستی ئیشەکان زۆر جوانن و ئیشەکانی ئەوەی کاگەکرم مەسەلەن بۆ منە ئەوەی جەنابە قەرەج بەسامانە ئەبێ بێنەوە سەرەوەی کە خەڵک جارێکتر بیان بینێتەوە بەڕاستی گەنگەشەی فیلمی قەرەج بکات ئیتر دامان ناوە لەم لیستەیە ئەم هەفتەی داهاتۆ یان دوای ئەمەیە دەست پێەکەین بەڵێ لەوەیش جگە لەوەش من بۆ زیاتر هاندانیانوانە هاتم هینە فستیڤاڵی فیلممان وەکو تەلەڤزۆن ئەنجامەیەوانە بۆی کەم کێبرکەیەک لە بینیانە هەبێتوانە بۆی کە خۆشەویستی بۆ ئەو هینە دروست بکەین و فیلمە باشەکان بخینە پێشەوە جا ئەوە بوو خۆ کۆمەڵێ بەرهەمی تر بە دوایە هاتووە یەکی لەوانە مەسەن بۆ منە
گێژا و هاوڕێ مستەفا خراجی کردو بەڵام سینناریۆی منە ئەو گێژاوە تر کۆمەڵی لەو بابەتانە هەیە بەڕاستی من تەسەوەرەکەم سەرەتایکی باشمان دەست پێ کرد هاندانێکی باش بوو و ئیشی باشیشی تیاکرا بەڵام بە پارەیەکی کەمیشەکرا تەماکە سەرکەوت خۆی ئەزانێ وازام فیلمەکەی تۆ نازان 300 دیناری سویسری بوو وازانم شتێکی وا بوو ئێمە بۆ ماسەرف کردبووی زۆر پارەکان کەم بوو بەڕاستی بەڵام ئیشی گەورەشیان پیا کردو مەسەر بۆ نمونە دەبا بۆ سیار و نەزم چی تەمەنەوەی پێشمەرگەش هاوکار بوون بەڕاستی مثلا فەرماندەیی پێشمەرگەکان و نەزم چی هەرچی ئیش بکەشتە بکەوتارێ ئەوان بە هەموو شتێکەوە بەجێل بە بەرگ بەزەنج بە هەموو حتا خواردنیشیان هی نەکردوان بعضی جار نییە ئەمان لە ژوود لە دیاکانی نانەکە خەڵکی دیەکە نیان هێشتەمان نانوشتیوا بکەن هەموویان بۆیان ئەمە بەڵاکولین ئەو سەردەمە بەو شێوە ڕۆشتەڕێ بەڵێ کاگاکۆ هیچ ئەڵێ پێم خۆشە کەعباس باس لە قۆناغی دروستبوونی تیڤ گەلی کوردستانیش بکات کە قۆناغێکی گرنگی ڕاگەیاندنی بینراو بوو کاکۆ وابزانم ئەگەر لە چاوپێکەوتنەکانی ترکە بە تایبەت لەگەڵ کەعباساکردن باسی ئەوەی تایە وابزان 4 هەڵقە بوو نازانم شتێکی وا بوو لەگەڵ کەعباساکردم لەسەر ئیتر هەموو ئینە قۆناغەکان ئەترەگەر لێرەش باسی بکە بۆ ئێستا لێرە حەزم کرد سەرنج خێنە سەر بواری سینەما و تەلەڤزۆن و وەکو ئیشە درامیەکان کاکاکۆش خۆشی تەسویری بزانم درامەیە فیلمێ دوانی کرده بوو کاکاوەی بەکردکۆ کاگازاد و برادران بەڕاستی هەموو هونەرمەندان ینی هەمویان بەڕاستی مەجامعی گەورە ینی هەموو تیپەکان هەموو مەشغول بوون بە مەسلەی دراماوە زۆر باش ڕۆشتی بینە پێشەوە بێگومان مەسلەی تەلەڤزۆن ئەگەر باس بکەینەوەە من حەزەکەم ئەوە بزان تەلەڤزۆن بیرۆکەیەکە لە شاخەواتەوە ناو شار یعنی لەوانەیە هەندێک کەس بڵێ لە شارە و دروست بووانە من بە ئەوەتان ینی بەڕاستی بۆ ڕاستکەمەوە لە شاخەوە پێشەوەی کە ئەگەرەکانی ڕوخانی ڕژێمی سەدام دەست پێ کرد من لەگەڵ برادرانە قسەم کردو وەکو کە لەگەڵ کاک نەشورانە قسەم کردو بوو دوایە لەگەڵ کاک فەریدونە راپۆرتێکیشم یا بە کاک فەریدون لەسەرەوەی بڕۆینەوە چی بکەینەوە تەمان بەشێکی خەیاڵی بوو یعنی بەسەر بڕۆین دەست بگرین بەسەر تەلەڤزۆنەکانە تەلەڤزۆنی خۆمان بخینە ئیشوانە و هیچ معلوماتێکیشمان لەسەر تەکنیکی ینی ئەجزەی پەخشوانەمان نەبوو کە هاتینەوە ناو شاروانە بزەبت ئەو بەرنامەیەمان تەطبیق کرد یەکەمین جار کاک سەرکەوت خۆی ئاگادارە هات بۆ لام لە تەلەڤزۆنی کەرکووک من دەستم کرد بەسەر تەلەڤزۆنی کەرکووک بە کاملی لە ڕێی پێشمەرگانە و کاک لەو کاتە ئەو هێزەی کە لێ بوو کاک مامۆستا ئەحمەدی حەمەلاو کە ڕۆمان نووسێکی گەورەی بەڕاستی خۆی سەرپەرشتی پێشمەرگانی کرد هاوکارم بوو لەوەی کە حتا مۆزەفەکانم بان کرد ئینی تەلەڤزۆن بکەوێتە ئیشوانە دوایی کە تەواو بووانە من ئاگداری کاک نەشورانم کردەوە لە ڕێی چوون بە ڕەحمەت بێ کاک قایر حاجی عەلیم بینی تەواو کاتە مەسئولمان بوو پێم وتم کاک قایرەوە تەلەڤزۆنەکە حازرە ئەگەر پەیامتان هەیە با بڵاویکەینەوە لە کەرکووکەوە تەبان یعنی ئەوە برادران زۆریان ئەوە ئەزانن کاقایر وتی باشە ئێستا بە کاک نەشورانەوە من دانیشتم تقریبا ساعاتێک دانیشتم دوایی کاقایر هاتەوتی وەڵا کاک نەشوران وەزعەکەی ئەوە نییە جاری خێر مەشغوڵی ئەوە بینوانە ئیجا ئەوە بوو دوایی نەماتخوری لە کەرکووک بمێنینەوە هاتینەوە سلێمانی بەڵام پێشەوەیشە خۆشبەختانە تەوا من ئێستا کە باسیەکەموانە خەبات عەزیزم بینی لەگەڵ خەبات عەزیز کابرایەک بوو تەکنیسیۆنی ئیشی پەخشوانە بوو یەک جیازی لا بوو نازانم بیسواک بوو شتی فەرەنسی بوو ترانسپۆزەرێک بوو لەو ترانسپۆزەرە تەوان ئێمە دەستمان پێکردچون ئەوە هین بوو دوایی گەڕاین هەرچی ترانسپۆزەر هەبوو لە شقلی ئەوەیە لە کوردستانە لە سمێڵ و نازم ئەو ناوەشە لەبەر خەریتەکەمان لابوو من لە کەرکووک پەیوەندیم کە کرد بە کارمەندەکانەوە پیاوێکی لێ بوو تورکمان بوو بە ناوی ئەبوو تیمۆ پیاوێکی زۆر محتەرەم مهندسێکی زۆر شارەزا خەریتە و شتی
هینی ترانسپۆزەر و ترانسمیتەر و نازانچی هەرچی تەلێزۆن هەیە لە منطقەی کوردستانە هەمووی ئەو خەریکەی یامێ هەموو لەبەر دەستمانامەوە یعنی من بۆ خۆم هەموو مەزانی لەکوێن ئێتر ئەوە بوو هەمومان چوین و بازێکی وێران کرابوو شکاب و کۆمان کردەوە لەوەیە تەلێزۆن دروست بوو من تەسەوڕەکەم لەبەرەوەی ئەم داناوە بۆ سیناریۆ زیاتر بچین بۆ سیناریۆ باشترە لە فرسەتێکی تر کاگاکۆ ئینشەڵڵا هەر لەسەر فێسبووکەکەشمەوە هەیە کاگاکە و کە عوسمانی شانۆ باسی هەموو ئیشەکانەکەن درامای گەوەر و درامای کەژاوەی مەرگ هەردوو هونەرمەنجەلی زەنگەلەوە کاکە ئاکۆش باسی کە عوسمانیش باسی هینەکە چارە نووسی ئادەمیزا دەرهێنانی هاوڕێ ئاسیزم بەکر ڕەشید و وێنەگری گرتنی کاگۆمە ناوەکان زۆر بوون یعنی بەس من ئەوەی مەبەستم بوو کاکۆکا عوسمان ئێمە ئەو کاتە نەمانەزانی بەرهەمهێنەر کێ نەمانەزانی کەسێکەیە لە پشتەوە کۆمپانیای بەرهەمهێنانمان نەبوو بەڵام کاعەباس بۆیە سەرنجم خستە سەرەوە کاعەباس پاڵپشتێکی گەورە بوو بۆ هەر هەمومان یعنی هەر هەمومانی بە ناڕاستەو خۆ کۆ کردبوو بۆی خەریکی ئەمیشە درامیانە بین لەگەڵ ئەوەشە خۆشی من زیاتر مەبەستەکەم و خۆی وەکو سیناریۆ نووسێ بەڵام ئیشێکی زۆر کرا لەو کاتەوە مناڵێم شۆڕشێ بوو کردمان ئەویش پشتیوانەکەی کاعەباس بوو هەمووشمان ڕوومان لە کاعەباسەنا کاعەباس پارەی چۆن بۆ پەیاکەین پارەی چۆن بۆ پەیاکەین منەزانم ئاگام لێ بوو کاعەباس لە گیرفانی بازرگانی دەوڵەمەنی لێ بوو لێمە سندن کاعەباس لە گیرفانی خۆی نەبوو کاعەباسەی ناردین بەمدا سەرکەوتوەڵام من پێشنیارێکم هەیە لەسەر قسەکەی کاگاکۆ من پێم وایە ئەگەر ئێمە ئەو برادرانەی کە تونسە منیش لە بیرم لە ماوە کاژاوی مەرگوو خەم بەزانام کاک جەلیلیشی کردووە وابزانام گەلە گورگ کاک جەلیل کردی وابزان هەر کاژاوی مەرگ هەر گەلە گورگە نایزانم من ڕێیم وایە ئەو برادرانە ئەگەر خۆیان نامە بۆ تۆ بنووسن بڵێن کاکە ئێمە فڵان فیلممان کردوانە یەک جەلسە ئاها بە یەکەوە دابنیشین هەر یەک و باسی ئینەکەی خۆی بکە هەمومان بچینە ناو بکرێ باشە کاعەباس من پێم خۆشە ئێستا تۆ بە ئاسانی دی ئەوە کاک هاوڕێ مستەفایە ئێستا پێی بڵێم ئامادەیە یعنی ئەوەنە ئازیزنیەوە ئەزانم بەڵام هەنێ لە برادران هەتا ئەیانگرم هەتا پێیان ئەڵێم باوەڕتان نەبێ کاتی خۆشم زۆرەمە ینی بۆم کۆنێتەوە جینا پێم خۆشە حەزەکەم میوادارم ئەگەر حەزەکەن شتەکانیان بخەنە ڕوو بەڕاستی من پێم خۆشە هەر کاتی خۆی خۆ بڵاو بۆتەوە ئەمەوە نییە بڵێ من بڵاوی ناکەمەوە هەر بینێن لەم فیلم سازە با بڵاو بێتەوە دوای قسەی لەسەر بکەین ئەتوانم من بانگەوازیەکەکەم بۆ هەر هەمویان کۆبکەمەوە جارێ کاکەماران ڕۆف ئەوە چەندێکە لەبەرەوەی کەسێکی چالاکە بەردەوام سەرقاڵە ئیشەکە ئیشی هەیە یعنی نایگرم ناتوانم هەموو جارێکش ئامادەیە بەڵام ناگیرێ بۆ یعنی خۆیەتی لەشی ساغ بێ من جێی شانازیمە بەڵام ناتوانێت پۆلیسی بۆ نێرینم جارەگەروایە پلیس نا بە ئیلقا قەبزێکەوە ئێستا دڵنیایەوە کامەران ڕەو زۆر زۆر بەڕاستی چاو پێکەوتنی لەگەڵای وانەیەکی زۆر گرنگی لای ئەوە توانێت بەڵێ بەڵێ زۆر زۆر شت بڵێتوانە ئەوە کاک بەکر یەک دوو جارێک کاک بەکر ڕەشید یەک دوو جارێکینم کردووە ئێستا تۆزێ باری تەندروستی باش نییە بەڵام هەر حەزەکەم بێت یعنی شەڕی هەر پێفرۆشم سێرەکەم بۆم نایەتە دەست خۆشەویستیم بۆ هەر هەمویان ئازیزی منن کاعەباس با بێنە سەر قۆناغەکانی تر با بڵێن تۆ کە سیناریۆت نووسی و کاعەتا تەنفیزی کرد ئەوە وابزانام یەکەم سیناریۆت بوو لە دوای ڕاپەڕین کە کرا بە فیلم دواتر وابزان بۆمیان وابزانم هۆی کاک هاوڕێ مستەفا ئیشی لەسەری کرد جێژاو بوو ئەزایشی ئەو درامانەی کە کاتی خۆی تاوان کراوەتە فیلمەوانە گەڕانەوە باسی حاڵەتێکێکە تاوان دوایەوەی کە ڕووداوی هەڵەبجە ڕوایاتوانە پێشمەرگەیە کە چێت تەسویرەکە لە تەسویرەکە تاوان من خۆم بووم ئەوە و دوایەوە کەوتمە مەسەحی عەقلی لە کلماشان یەکمان لە مەسەح بووم تا هاتمەوە سەر خۆم یعنی عینی تووشی حاڵەتی نەفسی بوومەوە تەسویری ئەو شتانم بینی بووانە و یەکێک لەو شتانەی کە ینی پێوە تلامەوە لە ناو ئەو مەسەحەکە سەر خۆم لە بیر ماوە شتانە فیلمەکانمە ئەوە ئەو سیناریۆم نووسی ئەو کاتە کاگعەتا تازە تەخەڕوجی کردبوو لە بەغا لە بەشی سینەما بەشی دەرهێنان تەمان
کە هات بۆ لای من وتم وڵای کەعاتا ئەم سیناریۆم نووسیوە بەشکو بە سێریێکم بۆ بکەی مادەم تۆ سیناریۆت خوێندەوە هەرچەند حەماعەلی خانیشمان هەر سیناریۆی خوێندەوە ئین سینەمای خوێندبوو سێری کرد وتی وەڵا جوانە بابیکەینە فیلموانە ئەوە بوو کرا بەناوی گەڕانەوە ئێتر حاڵەتەکانە کۆمەڵێ مەسایلی عاتفی تایە و نازم چی تایە ئێتر ئەو حاڵەتانەی کە هەیە لە لای ناو فیلمەکە هیوادارم کاگعتا بیا بە فیلم سازان بۆی بڵاو بێتەوە ئەگەر خۆی پێی خۆش بێت و کاتی خۆی بڵاو بۆتەوە دوای گەڕانەوە ئەو سینای هەر حەزەکەم ئەگەر ببێت چونکە ئێستا بە زۆر لە برادران ئاوا ئاگاداریانەکە مەڵام فیلمەکانتان کە هەیە ئەوە دوو فیلمی مەسەلەن کاکاوڕێ حەزم کردووە بێنین شرۆڤەی لەسەرکەین تازەی کەینەوە لەو زەمانەیە کراوە لەو زەمانە بەچی وەزع کراوە چۆن بە نەبوونی تر هەموو کەرەسەکان کەشت کراوە ئەبێ باز بکرێت بە ئاوا نەڕوا بەسەرا نەڕاو تێنەپەڕێ بە کاکامەرانی شموتووە ئەوەی کەعاتاشەوە لێرەوە پێڵێ مەرە ئەمڕۆ دوایەوەی کە لە خەوەڵسا پەیوەندی پێواکەم بڵێ طبعا دووەم فیلم کە کرا هین بوو ئەوەی شەهید بوو شەهید لەسەر شەهید هەمزە ئەوەی کە لە شاخ لە نووسری کوردستان بڵاو بوو بۆەوە لە شاریش کاوە جوتیاریشی تیا کردوانە ئیتر دوای ئەوە من خۆم پردیە بۆ هەمیشەم کرد کە فکرەکەی لە تەمان خۆم حەزم لە درامای ڕادیۆیی زۆر زۆرە زۆر گوێم لێگردەوانە لە درامایەکی ڕادیۆیی غەسان کەنەفانی بیرۆکەکەی وەرگرت بوو دوای دەرهێنانەکەیشی خۆم کردومە پردێ بۆ هەمیشە گێژاو یەکێ لەو فیلمانەیە کە سیناریۆکەی کاتی خۆی من نووسیم و ئەوش لە خەبەرێک ئەو خەبەرێک کە بڵاو بوو بۆ کۆمەڵێک ئەچەند بۆ دەرەوە لە ئەکەونە ناو دەریای ئیجێکیکەیە یەک دوانیان دەرەچێ وەکو فیلمەکە بزەبت شێوە واقعەیەکی هەیە و سیناریۆکەی لەسەر نووسراوە اینجا دوای ئەوە نازانم ینی یەک فیلمی تر هەیە بەڵاسی لە بیرم نەماوە ئەوە بەڵام زنجرە درامای ئارەزوو کە مامۆستا ئەرسەلان دەروێش دەرهێنانی بۆ کردووانە حەوت حەڵقەیە وازان لەوانەیە برادران زۆریان بینی بێتن اینجا کۆل لەسەر پرسی ژن زیاتر من ئیشم کردووە زۆر لە هەم لە دراما و بازێکی نووسراوە جارێ نەکراوە یان نووسینی درامان زۆر زۆر هەیە ئێستا ماوەتەوە چارتایسە نەکراوە لەوانەیە خەرەند کە هین کاک ئەسلان دەروێش دیسانەوە دەرهێنانی بۆ کردەوە کۆمەڵی ژنن ناو زندانە یان تقریبا ئەپسیۆتێکە لە چەند هینێکە چەند بەشێکە ینی شەش وابزانم نەزانم چەند حەڵقەیەک کراوە لە ڕادیۆیشە تەبەن درامای 30 حەڵقەم کردووە بە ناوی چارەنووس بۆ گەلی کوردستان کاتی خۆی مامۆستا مۆفەق لە هۆنی دەرهێنانی بۆ کردووە 180 حەڵقەمان لەسەر پرسی ژن کردووە لەگەڵ ڕێکخراوی هەتا و مامۆستا مۆفەق لە هۆنی دەرهێنانی بۆ کردووە بە ناوی کۆژان ئەوە تەبەن ڕادیۆی نەوا بڵاو بووە هەموو هەفتەیەک یەک درامامانەگەد و لە ئاخری هەفتەکە کۆمەڵ یەکێکی پسپۆری دەروون ناسی یا کۆمەڵ ناسی و ئەنەمان بانگە کرد لەسەر ئەو پرسەژگە هەمووشی ئەو 180 حەڵقەیە 180 مەلەفی دادگایی بوو بەڕاستی دادگایی لەسەر مەسەلەی پرسیژن ئیتر جگە لەمانەشە هین لەم ماوەی ئەخیر لەم ماوەی دواییە 30 حەڵقەی زنجیرەی دۆزینەوەی سەرابم کردو لەسەر بیرەوەریەکانی عادل شکۆر جگە لەمانە تەمەن کۆمەڵێ مەسەن بۆ نووسی نەزم 30 یا 36 حەڵقەی بەشی دووەمی ئارەزۆ لای مامۆستا ئەرسەلان دەروێشە 30 حەڵقەی درامای خەلوەتگەی پیریە کە لەناو خەڵوەتگەی پیری چیرۆکیەوانەی کە لەوێ کێشیان هەیەوانە ئەوە بەڕاستیەوە درامایە زۆر زەرورە بکرێ بۆ ئەم ماوەی لەبەرەوەی زۆرتر خودی ئەو هینانەیە ئەو کێشانەیە کە بە تەمەنیان نەخۆش یا چی ئەکەوێتە ناو ئەو شوێنانە کێشەکانیان لەناو کۆمەلگای خۆمان خەریکە بە شێوەیەکی تر سەر هەڵەیاتەوە لەگەڵ ئەم
گۆڕانکاری تەکنەلۆژیەوانە ئەوانەیشە کۆمەڵشتی بێبەشیان لە ژیانی خۆیان لەگەڵ مناڵیانە لەگەڵ بەسەن بۆ ڕۆشتنی مناڵیان بۆ دەرەوە خۆیان لێرە ماوەنەتەوە ئیتر کۆمەڵێ لەو بابەتانەیە هیوادارم ئەوانە ئەگەر بکرێت ئیسە دوایە لە پشتی دەرگا داخراوەکانی ئەوەی چیرۆکێکی ئارێزە ئارێزعەبدوڵایە خۆزانزان ئارێزعەبدوڵا خۆی نووسەرێکی ینی ڕۆمان نووس و چیرۆک نووسە بەڵام بیرەوەرێکی خۆی لە ناو زیندانە بەڵام زۆر جوان تەرحی کردبووانە من نووسیمەتەوە تەوان هەم بۆ تەلەڤیزۆن هەم بۆ رادیۆ دۆزینەوەی سەرابیش هەم بۆ تەلەڤیزۆن کردومە هەم بۆ رادیۆ ئێستا درامایەکی تازەمان بەدەستەوە ینی کە نووسیمە حاضر بۆ ڕێگەی ژیانی خەمین باس لە بیرەوەری خەمینە خانەکە کە ئەحداسی زۆر سەیریتیاتە بۆ رادیۆکەی خەریکە ئامادە بێ و هی تەلەڤیزۆنەکەشی لەگەڵ یا بەیەکەوە هەردووکیان بە تەوازی خەریکەمەی نووسمەوە ئیتر لە بواری چیرۆکوانێشە بەشێک لەو چیرۆکانەی خۆشم دیسانەوە کردمان سەدەن یادەوەری سێبەرێکی کوژرا و یاکۆن سیناریۆی ببورن هین شانۆگەریەکم لە ماوەی نووسی بوو قەنارە لەسەر دوو هەڤاڵی حزبی شوێعیەکیان ژنە حاملەیە کە لەسەر دەمی بەرزان کریتیکە ئیدامیە کات و مناڵەکەی لە کاتی ئیدام بوون هەبێ ئەوش بەڕاستی چیرۆکی گونەی سەخت سیناریۆکەیشم تەواو کردووە ئیتر ئەمانە ماوەتەوە ئەگەر بچێتە بواری جێبەجێکردن یاکن ڕێگەی خۆی بدۆزێتەوە بێگومان من هەموو ئەو بیرۆکانە تەڵەن یەکەم بیرۆکەکان لەلامە و گرنگ بووە دامناوە تا ماوەیەک و ئیشم لەسەر کردووە کردومەتە شان و هەر بۆی کە زیاتر تەخمیر بێ بتوانم مەسەن لە کاتی کە ملەخەسی ینی سیناریۆکە ئەنووسم لە سەرەتا تەمە خۆ دەزانی هەموو سیناریۆیەک تۆ بیرۆکەکە کە دۆزیتەوە دوایی دێتن ناوی فیلمەکە دانێت و نەزان ئیتر کەسایەتەکان دیاریەکەیت و دوایی ملەخەسەکەی کە نووسیمەوانە زۆر زانیوە لە ناخما چۆن جۆش و خۆشی خواردەوە تا هاتوتە سەر ئەوەی کە بنووسێتەوە دەسەکانە خۆش بێ خەرمان بەرەکەت کا ئابازیان خەرمان بەرەکەت ئێمە گەرمیانی ئەڵێن گەرمیانی و گەرمەسێری ئەڵێن خەرمان بەرەکەت هیوادارم هەتا یعنی ئەوەی کە توانیمە جێی خۆی گرت بێتەوە یاکن شتێکی کرده بێ بە شتێک دەسەکانە خۆش بێ کاگە ئابازیان بۆیە منیش حەزم کرد هەر ناو نیشانەکەشەوە بوو سیناریۆکانم لە شاخ و لە شار چونکە من ئاگام لێیە ئەگادارم کە تۆ لە شاخ چیت کردو لە شارە چیت کردو ئیشەکانت چۆن بوو زیاترش ئەمیست سەرنج خەمە سەرەوە جنا چەمکەکانی تر زۆرن مەسەرەن کاکاکۆ داوای زۆرمان لێەکە بەڵام ئەوانی تر کاکاکۆجان چەند چاوپێکەوتنێکیکە لەگەڵ کاک عەباسە باسی زۆرێک لەمانم کردووە بەس باسی فیلمی داکومنتەریش لەسەر خۆڵفڕێدان لە سلێمانی کە چەند خێزانێک بژێوی ژیانیان لەسەر ئەو کە عەباس بوو وێنەگرتنی ڕەوانشاد دڵشاد ئەحمەد بوو اینجا کاک ئاکۆ داوای ئەوەشمان لێکە باسی ڕەوانشاد کاک دڵشادش بکرێتە گەر ئەڵێ کە عەباس خوێندکارێکی کە عەباس بووە بەڵای پێم خۆشە زۆر زۆر سپاس کاگاکۆ بەڕاستی دیارە هەندێک جار نییە تۆ کە قسەکەی مەسەن بۆ نمونە من لە چاوپێکەوتنیەکی تەلەڤیزۆنیان لە بیرم چوو باسی ئەو دوو شەهیدە بکەم کە ڕۆڵیان بینیوە لە شانۆی لە تیپی شانۆی شۆڕشە ئەوش کاگ ئەمیر و کاگوهابە بە هەمان شێوە لە ناو ئیشی کامیرەیە من تاکە کەسێک کە زۆر لەگەڵ ما بوو کاک دڵشاد محەممەد عەدی بوو کە دوایش ئەو هینی داستانی سەری ڕەش کە گرتنی سەری ڕەش ئەو تەسویری کردووە خۆزگای سە بزانم ئەو فیلمە لە چون من کاتی خۆی هەموم تەسلیم خۆی کردووە کاتی خۆی کە هین بووانە بەڵام نازانم لای کێ ئێستا هیوادارم بکرێتە بەردەستە چونەوە شتێکی زۆر جوانی تەسویر کردبوو خۆزگای نوسخەیەک لای خۆم گلدایەوە بەڵام ئەو کاتە پێم وتم دڵشادەوە مڵکی خۆتە تۆ چی دیەکەی بیکە جات من و دڵشاد زۆر بەیەکەوە بووین کاکۆ ڕاستەکە دوایش لە تەلەڤیزۆنیش یەکێ لە وێنەگرە باشەکانمان بوو بەشداری لە کۆمەڵێ ئیشی گەورەی تەلەڤیزۆن ناکرد بوو بەڕاستی کاک دڵشاد پێشمەرگە بوو لە دەرەوە بوو هاتە شارەوە
پێشمەرگە بوو بەڵام تەبان وا بوو بەڵام من کات دوای بڵێن ئەوەی ئەنفالوانە بوو ئەو کۆمەڵی خەڵک ئێمە خۆمان وتمان بڕۆنەوە بەڕاستی کاک دڵشاد یەکێک لەوانە بوو هاتەوە بەڵام کە هاتمەوە بۆ شاد یەکسەر دیسانەوە ڕام کێشایەوە لەگەڵ خۆمە هاتە ناو ئیشەکەەوە کە ئەباسێک پرسیارێکم هەیە لە کاتی ڕاپەڕینە ئەو کاتێک کە تۆ لە شاغ بووی داوایەکت کرد لە ڕێ رادیۆوە کە ئەو کەسانی کامیرەیان هەیە بچن بەدەم ڕاپەڕینەوە و ڤیددیۆ بگرن بەڵێ ئەو کەسانە دوایی کە پەیوەندیان پێێتەوە کرد بیرتە چێ و چێبوون ینی ئەوەی بەداخەوە یان نییە بەو شێوە کە من تەمەەن ئاگداریەکەت جێمە جارێ لە چیوەرۆ بووین جارە ناتوبووینە خوارەوە بروسەکەم بۆ رادیۆ ناردە بوو بە ناوی بەشی سینەمای دەستگای ڕاگەیاندنەوە بڵاو بووە داوام کردو بوو تکایە نەیەڵەن یەک لەختە بە زەرەر بڕوا لەگەڵ خەڵکە لەگەڵ پێشمەرگەیە وێنە بگرن فۆتۆ بگرن کامیرە بگرن بۆی کە دوا ڕۆژ ئێمە استفادەی لێ بکەینەوەە یا گەلەکەمان استفادە لەو دیکومنتانە بکاتوانە بەڵام بەداخەوە زۆر کەم هات بەدەنگ ئەو هینەوە نازانم هاتبوون دیارە وێنێشیان کردەوە بەڵام نازانم لای کێ و کێ نییە بازێکی مەسەن یەکێکان خۆی وێنەگر بوون وڵا ناویم لە بیست چۆتەوە بەڕاستی نەماوەسە وێنەگرێکش ئەو فیلمی گرتو بووانە کوڕەکەی پێوە وتی باوکم کۆمەڵی فیلمی گرتووانە کە چوون وتی وەڵاوە هین ئەو کوڕیترم حەزی لە فیلم شتوا بووە کاسێت نەبووە لەسەری فیلممان تەسجیل کردووانە یعنی بەڕاستی نییە زەرەرەوە بەڵام لەنا ئەوانەشە مەسەن بۆن لە کەرکک عدنان کەرککی مەسەن عدنان کەرککی ئێستش هەر لەو مەجالە وابزانمی شکاتوانە ئەوە بەڕاستی کۆمەڵی ئیشی لە ناو کەرکک گرتو بوو هەچەند ئێمە لەگەڵ پێشمەرگە ڕۆژنێژورەوە بەڵام ئەو لە ناو کەرککەوە گرتبووی دوای بۆ وێنەگر و دوایش لە تەلەڤزیۆنی ئیشی کرد لەگەڵمان لە تەلەڤزیۆنی هەولێریشی کرد لەگەڵمان ئەوانش هەبوون بەڕاستی ئەی کاک ئاسۆی خۆمان ئاسۆ جەمال موختار کە دوای وێنەگریش بوو لە تەلەڤزیۆن من زایتی ئەوانەی کرد لە مەلعەبەکە بوون بابزانم کاک ئاسۆی تیا بوو بەڵام کاسێتەکەی تەمان ئەوەی کە پەخش کرایەوە لە سەرەتای تەلەڤزیۆنە ئەو کاسێتەی خۆم بوو لەبەرەوەی ئەوانی تر غەڵبەغەڵبی خەڵکی لەگەڵان یانی ناتوانانی دای بنەی نەمانەتوانێت ئەو کاتەش بە پەلەم مۆنتاژ بکەینەوەانە بێگومان کاک ئاسۆی تیا بوو بەڵامی تر نازانم ئەو فیلمەکان لای خۆیە بەس ئەوەی کە ینی لە ناو مەلعەبەکە بڵاو بۆتەوە خەتابەکەی مامجلال بڵاو بۆتەوە ئەوەیکەی خۆمە چون من خۆم پێشتر تەمان وەکو ئەزانن لەسەرینی تەلەڤزیۆنەکە مامجلال بۆ محاسبە بانی کردبووم و بەخێر چوون بۆ ئێوەتی دێڵا چی دەوێت تا بۆ بکەموانە دوایەوە لە ئینی تەلەڤزیۆنەکە باسم کردووانە من وتم وڵا باسی ئەو هینەی کەوتی سەر چیتەوە بۆ سلێمانی ئەوان خەریکن ئامادە باشی بۆ ئەوکەن چیەکەی بۆەوە وتم وڵای مامانەی تەلەڤزیۆن ئیش پێ بکەین بە وتارێکی جەنابەت وتی دەبڕ ئەوە بکە کە چوومەوێت لەگەڵ مامۆستا عەبدوڵڵا هەیە مامۆستا عەبدوڵڵا ژاژڵایی مەسئولی مەڵبەند بوو و لەگەڵ مامۆستا جەمال عەزیزە ئەم دوانە لەوێ بوون دانیشتم لەگەڵیان بەنامەیەکی مامجلال ئەم خۆشی بروسکەی بۆ کردبوون وتم کاکە مەنەسەیەک یعنی بەرزیەک بە تەختە قایم وانە کە خەڵک نەیجوڵێنێتوانە لە بەردەم مەنەسەکەی مامجلال بۆم دابنێن تەوا خۆشم ئشرافم کردوانە و بەوایەریش لە میکسەرەکەەوە سەوتەکەم بۆ ڕاکێشا بوو و تەسویرەکە ئەو تەسویرە بڵاو بۆتەوە زیاتر ئەوەی کە مەلعەبەکە کاڵێن بڵاو بۆتەوە ئەوەیە من نازانم ئەوەی کاگە ئاسۆ لەوانەیە هەندێک جار ئەبینم هەندێشت بڵاوەکاتەوە نازانم کامەیە بەس لەوێ بووە من ئازایتی من کاسێتەکانی ئەوانم هەموو برد بەس ئەوەی کاگاسۆت دەستم نەکە باسی ئەوانی تر دوانسییان بوون بردم تەسویرەکە زیاتر ئەوەی جەماوەرەکەم بەکاری هێناوە لە هەندێک شوێن لە هینی ئەوان تەسویری جەماوەریان کردووە لەبەر هەندێشتی جوانی تیا بوو ڕاستی بۆی کە لەسەر یان وەکو ئینسێف بەکارم هێناوە نەوەکو دەنگ ئەنە من مەبەستم هەر لە هاتنە خوارەوەی پێشمەرگە و ئیتر لەو کاتەیە نازام وڵا پێشمەرگە بووە وەڵام نازام کاگاسۆن خۆی بکاگە لەگەڵ خۆی قسە بکەنەوە لە تەلەڤزیۆنایەکێ لە مسەوەرە باشەکانمان بڵێ لە مسەوەرە باشی باشیشی کردووە ئەنانە کلیپە زۆر باشەکان زۆربەی کلیپە جوانەکان ژەو وەستایی کلیپی باش بووە
بەس نامن بەبەست مەڵێم و کاتە و ڤیددیوانی ئەوش لەوێ لێدراوە لە تەلەڤزۆن ئەوانەی هینی کاتی ڕاپەڕین شت نییە نەکەی بەسەوەی مامجلال بەبەستمە لەوە بوو بەسەوە دەردی بێ لە خۆی بپرسم ئەزایجی ئاری وەڵام من ئەوانەی ڕاپەڕین کە بڵاو بۆتەوە ئێستێشە تەلەڤیزۆنەکان کە پیشانی ئێنەوانە تاوان فیلمەکانی منە چون خۆت زانی من کە هاتومەتە خوارە و بۆ ڕاپەڕین هاتومەتە خوارە و ئیتر خۆ وا بزانم ئەگەر مەزانەی بکەم نزیک 15-20 ساعاتێک هین ڕاپەڕینم هەیە ئەوانە جا ئەوانەی خۆم کاتی خۆی کە خۆم مدیری تەلەڤیزۆن من بەشێکم بەشم لێ بڵاو کردوەوە دوایی بەش براوەتان بلاوە ئێستا هەموو کەس بڵاوی کاتەوە بە بێوەیکم بزان سەر چاوەگەشی کوێ ئەوە مەسەن بۆ سلێمانی و هەولێر و کەرکووک هیچەوە تاڵە کەرکوو هەر لە سەرتاوە لەگەڵ پێشمەرگیان ڕوو دەبابەکان و ئەوانە هەمووی خۆمە کە چوونێتە ژوورەوە یعنی ئەم شوێنانە زیاتر فیلمەکانی من بڵاوەتەوە من نەمبینیوە هین شوێنێکی تر سلێمانی یەک کۆمەڵی لەختەی هەیە سیارەیەکە لەسەر دۆشکەیەکە لەسەر سیارەکە تەقل لە ئەم لە سوورەکەەکە ئەوە ئێستێشە نازانینی کێیە ئەوانەی کە لەسەری نەزانم کێن بەڵام کێ تەسویری کردووە من نازانم پڕاستی با بێنەوە سەر سینناریۆ کاکاوڕێ وابزانام ڕوونکردنەوەیەکەدا لێرە ئەڵێ سینناریۆی جێژە و بەڵێ کاکاوڕێ مستەفا ئەڵێ سینناریۆی ئەوە نەبوو کە کەعەباس بۆی نووسیم لەگەڵ ڕێزم بۆ کەعەباس سینناریۆیەکی ترم نووسی کە ئەم فیلمەی لێ دەرچوو بۆ هیلاکبوونی کەعەباس ناوەکەیم نووسی لەبەر ئەوە نەبوو سینناریۆکە خراپە بەڵکو زیاتر قەناعەتی پێ نەئەکردم بەڵام چونکە لە ڕێداوە ڕاستەقینەکەەوە وەرگیرا بوو نزیکتر بوو لە خەیاڵ و فەنتازیا من زیاتر حەزم کرد واقعی ڕووداوەکە بە جوانکاری سینەماوە بنووسم وەڵی من نازانم ئەوە کاگاوڕێ خۆی زانێ ئەوەی کە لە فیلمەکە هەیە من ئەوانم نووسیوە من ئێستای خۆم گلەیم لەو فیلمە هەیە ئەوەی کە فانتازیایی کە من نووسی بوو نەچوو بۆ ناو فیلمەکەەوە وتم لەوانەیە نەتوانن ئەنجامی بدەنوانە مەسەڵەن باگراوندی خودی مەحامێکە کاکەوێتە ناو ئاوەکە لای بنەوە ئەسڵ سوورەی فیلمێکی سوورێکی شعری هەبوو دەستی خۆش بێ هاوڕێ تەمان هاوڕێ کابرای پیاوێکی متەمەکنە لە مەجالەکە و خۆشی دەرهێنەری بووە و دیارە زۆر زەحمەتیشی پیاوەکشا بێگومان ئێساگەر لە مەسەڵەن ئارەزوش بڵێ لەوانەیە ئەسەلان هەندێک دەستکاری لە نووسینەکە ئەکرێ خۆت زانانی ئەوە بەڵام ئەو خێرەی نەکردە ئەگەر بە منی و تاکاکە ئەو سینناوی تۆ بە کەڵک نایە خۆمەی نووسمۆ زۆر باشتر بوو ناوەتاونی هەرویشتر لەبەر ڕێزێک بەڵام من دانیشتم نووسیمەتەوە لەسەر ئەوە نووسیمەتەوە ڕاستی خۆشی هاوڕێ خۆشی ئەزانێ بەڵام هەموو نووسینێک هەموو سینناریەکە نووسرەیە سینناریۆی ینی کە دیکۆپاژێکە مخرجەکە ناڵێ ئەو سینناریۆ من نووسیمەڵێ من دیکۆپاژم کردووە دیکۆپاژەکەش بێگومان ڕێگە پێەیە کە دەستکاری هەندێشت بکات و هەندێ پاش و پێش بخ هەندێ ئضافە بکاتوانە خۆتانەوە ئەزانن لە مەجای جا من سوپاسی کاکاوڕێیەکەم ئەمە کۆفایەکی جوانە چونکە ئێستا هەنێ دەرهێنەر هەیە کاکەەوە سینناریۆ نەبوو منم خۆم نووسیم یخرکاکە دە تۆ ڕێزە کاغڕمە نووسەرەکە نانیە نا هاوڕێ من برادێکی خۆشەویستمە و ساڵای ساڵ بەیەکەوە ئیشمان کردووە من ئەساگەر بێتە سەر پردی بۆ هەمیشە ئەڵێم ئەگەر هاوڕێ و هاوار نەبوایان ئەو پردی بۆ هەمیشەی کە کردومانە دەرناچوو مەسەڵەن شارێکێتە لە نەگانە کامێران ڕەفیق دەرهێنەرەکەی بوو بە ڕەحمەت بێ سینناریۆکەی من بوو بێگومان ئەگەر هاوڕێ یاریدەری کامەران نەبووە ئەو شارە دەرناچۆ کە خات و ڤیان یای بە جەنابتانە بڵاوتان کردەوە ئەمانە واردە زۆر قسەکەی هاوڕێژ واردە من خۆشم ئەزانم یانی لە هەندێک شوێنە هەندێشت لەوەی من حەزف کرابوو بەڕاستی پێشم ناخۆش بوو ئەو کاتە یانی بەڵام تایسە بە هاوڕێم نەوتووە مەسەن بۆ منە لەوانەیە ئێستا من ئەو ئیشە بیکەمەوە فەزایەکی تر وەربگرێت لەوەی کە بۆ چوونە بۆ چون دەرهێنە کاکسەر خۆتان زان دەرهێنە
کە دێت فیلمێک دەرهێنا سیناریویەکی تر ئەنووسێتەوە یان خۆتان زان دیکۆپاژ چییە کاکە وانە هەر دەرهێنەر و ئەو کەسێک کە مۆنتاجی شەکات چێنەر با ئەو بڵێن کەسەی مۆنتاژیشەکە جارێککەین بەسەماتی خۆیان خاتە سەری ئەمە زۆر واردە من لەگەڵیان بەڵام ئەزانم لەسەر ئەو فیلمە نووسرا بوو سیناریو عباسی ڤیدۆرەوە ئەزانم دەی هەر بێەوەی بن کابڕزیان من هیچم لا نییە ئیترویستم مەگەر بزانم شتێکی کەماوە بتەوێ بیڵیت لە خزمەتاینەوە گە برادرانش پرسیارێ شتی ڕوونکردنەوەی کەشەیە بابی خێنە بەرچاو و ئیتر بوتا کۆتایی بە بەرنامەکە بێنین فەرموو کابە وڵی لە کۆتاییە تاوان من سپاس و سپاسی و برادرانش کە ئێستا دانیشتون گوێمان لێگرنوانە بەڕاستی نییە زۆر دڵخۆش بووم بەوەی کە ئەم بەرنامە لەسەر سیناریۆ کراوانە لەبەرەوەی زۆر ئاواتە خوازم ڕۆژێکیش لەسەر چیرۆکیش بێم دیسانەوە لەسەر چیرۆکەکانم قسە بکەموانە لە لایتەوە باڵ لە لای ئەوانەیە کە ئەدەبیات و لە ئەدەبیات قساکەن بۆی کە ئەزانشی لەوانەیە هەندێک خەڵک بزانن من نووسیدەکانم مەسائلی فطریتیایە بەڵێ فطری زۆر دەوری هەیە لە ناو ئیشتەکانی منە خۆتان زانن لا شعوری ئینسان زۆرشن دروست کاتوانن بەڵام هەموو ئەوانەی کە ئینوسم چ لەوەی و لەوەشە دیارە باگراوندێکی ئەکادمیشی لە دواوە هەیە هەر هیچ نەبێت تاوان خۆتان نەزانن من دەرچووی ڕاگەیاندنم بەشی تەلەڤیزۆن یعنی بەشی تەلەڤیزۆن کاڵێم یعنی ئەوە ئینتاجی تەلەڤیزۆنی ئەەکە بەڵام لەسەر و ئەوەیشە لەسەر و ئەوە من پێشی ئەوەی کە بچمە ڕاگەیاندن بەڕاستی ئەو باگراوندا هەبێ مەسەن بۆ نمونە کە باسی دراماکانەکەی لە سەرەتای تەلەڤیزۆنەوە یعنی ئەو حەزە چی بوو من ئسرارمە کرد لەسەرەوەی دراما زۆر بکەین وانە خۆ من دەزانم تەلەڤیزۆن بە بێدراما مردوو پیشانە درێتوانە یانیسا ئەم تەلەڤیزۆنانە حتا دراما بکەن ئەتوانن بەڕاستی پێگەی کۆمەڵایەتی بەقۆت بکەن و زیاتریش خەڵک وەریەگرێت و خۆتان زانن یەکێک لە ئەزمەی تەلەڤیزۆنەکان وانەیە نەبوونی درامایە ئەچن دراما تورکیوانە دێنن هیچی لەگەڵ واقعی مجتەمعی ئێمەشن نەهەیە لە برەیەکە بێن درامای کوردی بکەن زۆرتری بکەن هەوڵی بۆ بن ئەچن درامای تورکیوانە دێنن لەبەرێ هەرزانترە بۆیان سپاس چاوەکەمی ئازیزان ئاکا عەباس ئەو خاڵە ویستم پێ باسی بکەم ئازیزان کە عەباس چیرۆکەکانی من جارێکیان کە حەمەفەری حەسەنم هێنا بۆ ئێرە وانەیەک بڵێتەوە لەسەر چیرۆکی وێنەیی چونکە کە حەمەفەری حەسەن زۆر لە چیرۆکەکانی کراون بە فیلم کراون بە دراما بۆ چونکە کەسێکە زیاتر وێنەی ئەنووسێت یعنی ئامادەیە بێ بە سیناریۆ چیرۆکەکەی بەسەوەی ئەمێنێ تەکنیکی سیناریۆی بۆ زیادکەیت هەنێ دەستکاری بەسیت و تەواو وەکو چیرۆکانی ترنی اینجا کە عەباس یەکێکە لەو کەسانە لە بواری چیرۆکە اینجا توانین کە عەباس ببوورە باسی تەکنیکی چیرۆکی وێنەیی بکەین لە لای تۆ من نەتوانم بڵێم تۆ کە حەمەفەری حەسەن نازانم ئێستا بڵێم چیکە کاک شێرزاد حەسەن هەیەی بەس تۆزێک ئەو ئەڕوا بۆ فەنتازیای خەیاڵ کاچێ بۆ فەنتازیای خەیاڵ ئەوە تۆزێ دوورەکەوێتەوە لە چیرۆکی وێنەیی کە بنەماکانی سیناریۆیە چونکە سیناریۆ ئێستا ئێمە هینێکمانەیە وەرکشاپێکمانەیە خولێکمانەیە پێڵی نەزمونگە فلیم سازان وایکەین لە بیرۆکەوە دەستمان پێکرد دوایی چیرۆکی وێنەی اینجا بۆ سیناریۆ چۆن ئەو چیرۆکە وێنەیەت تەکنیکەکەی ئەگۆڕیەکە بە سیناریۆ ئەمە لێرە لە ئەمریکا واردە ئەمە لە ئەمریکا زۆر ئەکرێ ئیش لەسەرەوە ئاکرێ اینجا ئەوانەی تۆ هەر هەمووی ئەوەی کە من ئاگادار بم ئەوانەی کە خوێنومەتەوە چیرۆکی وێنەی نعنی ئیشێکی بە سادەی ئەوێت وەکو تەکنیکی سیناریۆ بەس بکرێ بە سیناریۆ ئەتوانین بابەتێک لەسەرەوەش بکەین بۆنا ئەوەشیان نەرەکرێ اینجا ئازیزان کە عەباس لە بواری چیرۆکە ئەو توانایی هەیە ئەو کەسە بووە و ئەوەی تریشیان کەوتم باسم کردوتم کە عەباس کاتێک کە تەلەڤیزۆن دامەزرا هێزێک بوو پاڵنەرێکی گەورە بوو لە پشت هەر هەمومانەوە ئەوەتانی ئێستا برادران ناوی ئەو هەموو دراما و فیلمە ڤیددیویانە باس کرا ئەوە لە زمانی کە عەباس ئاکرا ئەو کاتە بوو کە عەباس پاڵ پشتی هەمومان بوو و هەر ئەو هەوڵەی کە عەباس بوو خەڵک بەردەوام بە دیار تەلەڤیزۆنی گەلی کوردستانەوە دانیشت
بۆ فیلمەکان فیلمی تازە ئەبێت ئەها درامای تازە ئەبێت یەکێک لەوانە زنجیرەی کەشکۆڵ هەر کەشکۆڵ بۆ خۆی کۆمەڵێ فیلمی گەورە بوو کۆمەڵێ درامای گەورە بوو یەک زەبەن بوو ئەو من یەک دوو جار بە کاک سیروانم وتووە گلەیی بێ لێرەوە گلەی بێ کە گەرگوێی لێمە حەزم کرد بەرنامەیەکی تایبەتی لەگەڵا بکەم لەسەر کەشکۆڵ یعنی ئەمانە شۆڕشێ بوو پاڵنەرەکەی کاعباس بوو ئەوگەر فەرمەوەتانی ئێستا مەسەلەن ئەوەتانی و تەلەڤزۆنانە ئێستا کەسیان بەلای درامایە ناچن و دراماش هەتیوە بێخاوەنە بێ کەسە هیچ شتێک ناکرێت یعنی من ناڵێم کاعباس پارەی لە گیرفانی خۆی دەرەکرد کاعباسم نەبینی پارەکە بخاتە دەست ئێمە جەماعەتی ئێمە کە فیلمەکە بکەین بەڵام کاعباس ڕێی بۆمان خۆش کرد دادەهێرۆ پارەی قەرەج بدات ڕێی بۆمان خۆش کرد دادەهێرۆ پارەی زامێلی گەرمیان بدات ئەمە من دوو ئیشی خۆم بەڵام ئیشەکانی تریش هەر لەو بڕامەر کاعباس ڕێیەکانی خۆش کردووە ئێدە باشە ئێستا بۆ ئەوانە ناکەن تەلەڤزۆنەکان ئەمەیە وڵی سەرکەوت من وستم یەک تالیقێک لەسەر ئەو ینی بە دوواداچوونەوە نەتالیت بە دوواداچوونەوەی لەسەر ئەو مۆزعی جەناب بکەم خۆت زانانی ئێستا تەکنەلۆژیا و تەقەنیات و ئەم گلۆباڵی کە ئێستا هەیە لە دنیاە دنیای وای لێ کردووە یعنی ئەو سەردەمەی ئێمە خۆمان تاکە تەلەڤزۆن بووین یا دووسێ تەلەڤزۆن بووین بەڵام ئێستا بە هەزاران هەیە هەر یەکوژ بەدینێکی خۆی بە دیدێکی خۆی شەکە و تەقەنیەی ئیشی ڕاگەاندنیش گۆڕانکاری زۆری بەسەر هاتووە حتا این فیلمیش بەسەر بۆ نمونە ئەگەر ئێمە بین با فیلمی ئەمریکی نەگرین ینی بەڕاستی ستایلی سیناریۆی ئەمریکی نەگرینە دەسە ستایلی سیناریۆی فەرەنسی بگرێت دەسەوە ئەو کاتە ئێمە بە پەلگراف یا قاڵبیش شتمانە نووسی یاکن لەو بابەتانە وەکۆی کرد لە سیتفێڵدا هاتووە زۆرتر تاریخی فەرەنسی بەڵام لەسەر تاریخی ئەمریکی ئەمانە خۆشیان ئەسڵن گۆڕانکاری لەگەڵ تەکنەلۆژیا گۆڕانکاری بەسەری هاتووە ئەوێ بەڕاستی ئەوەی کە متابعە نەکە ئەوەی کە سەد لە دوور بێت لە مەسەلەی ڕۆمانی ئێستا و ئەحداسی ئێستا و نازەم چیوانە لەوانەیە دوا بکەوێت نەتوانێت ئەو تەلەڤزۆنە جەمول بۆی کۆ بکاتەوە لەبەرەوەی ئەمەش بەڕاستی ئەبێ حەقیش بەوە بین لە لایەکی ترەوە بەڵێ کاعتا سەیری بەرنامەکەی کردووە سەیرەکە دەبینم من سیناریۆکی تازەم بۆ ناردووە هیوادارم بتوانین بیکەین کاعتاوە کاعباسەڵێ فیلمی گەڕانەوەی لایە و اینجا منش داوات لێ یەکەم با بیهێنین و شرۆڤەیەکی بۆ بکەین و قسەیەکی لەسەرکەین وەکو هەموو فیلمانی بەڵێ هەر ئاخر خۆی بە ئامادەبوونی خۆیەمێ ئامادە بێت بابزانم کاک هاوڕێ بۆ چوونێکی کێڵێ دەستان خۆش بێت من بە داوای لێبوردنەوە ئەڵێم نابێت کاک عەباس لێم زویر بێت ئەوەی باسم هاوڕێگیان تۆ هەر خۆشەویستی لە لامۆیمە بە یەکەوە ئەوەنە ئیشمان کردو بە یەکەوە بەڕاستی منەتیشمان هەیە بەسەر یەکەوە تو حەقی خۆتە قسەی خۆت بکەین من حەقی خۆمە قسەی خۆم بکەم ئەمە زویربوونی تیانە قەت نبینی من ڕۆژە لە ڕۆژان لەسەر رخنە زویر ببم لەسەر قسە زویر ببم قسە وەڵامی قسەیە وایە ئینجاڵێ ئینکاری لە پاڵپشتی و هاندانی کاعباس ناکەم و چاوی ماچەکەم بابێنە سەر سۆیلەخانیش بۆ چوونێکی ئەڵێ مامۆستا ڕاستە درامای تورکی لە واقعی ئێمە دوورە بەڵام زۆر لایەنی تری هوەری هەیە کە دەتوانین لێوەی فێربین لە ڕووی هوەری و تەکنیکی و نواندن و دەرهێنان و جوڵەی کامیرە و هۆنینەوەی چیرۆک بەڕاستی لەو ڕۆ زۆر بەتوانان سۆیلەخان هەموو میلەتێک ئیشی جوانیان هەیە ئەوە نەبێ بەڵام بەعام بە گشتی لە زۆر جێ فلیمسازەکانی کورد باسی ئەوەکەن ئەڵێن درامای تورکی هەنێ شتی تایە ناشرینە ناڕێکیە ئەویش پەیوەندی بە سیستەمی جیهانگیریەوەیە ئەوانەیانەوێت لە ڕێ ئەوەوە کۆنتترۆلی بیر و مێشتی میلەتانی دەوروبەری خۆیان کەن و بە تایبەت ئێستا زۆر سەرنجیان لەسەر کوردستانی باشووری کوردستانە بۆ ئەوەی باشووری کوردستان ئەگەر لە هەرچ ئایندەیەکی نزیکە شتێک بوو وەکو قوبرس بتوانن زۆر بە ئاسانی کۆنتترۆلی بکەن
ئێمە لەوەیە خەڵکانێکی سادەی ئێمە زۆر بێ ئاگابن لەوە، بەڵام ئێمە گەر دوور نەڕۆین ئێستا سێرەکەی زۆر سەربازگەی تورکی ئەبینین لە زۆربەی جێیەکانی باشووری کوردستانە و دەستیان هاویشتۆتە ناو بازاڕمانەوە، ناو زۆر جێگەمانەوە. ئەگەر بێت و یەک گۆڕانکاری بەسیت بێت، من بە دڵنیاییەوە پێتان ئەڵێم ئەم درامایانە ئەبێتە یەکێک لەو پاڵنەرانە کە زۆر زۆر بە ئاسانی تورکیا بتوانێت باشووری کوردستان داگیر کات و لی دەرنەچێتە دەرەوە. فەرموو کە عەبازیان. وڵی من بۆ ئەوەی سوێلەخان ڕێزم هەیە بۆی بەڕاستی ڕاستەکە تەقەنیاتیەوان زۆر ئیمکانیاتیەوان جیاوازە، بەڵام ئەو ئیمکانیاتە بۆ سیناریستێک یعنی ئەگەر سێری بکاتوانە گرنگ نییە، بەڵام بۆ مەسەلەی کۆمەڵایەتیوانە کۆمەڵیشتی تایە بەسە ئەوان بانگەشەی بەسە بان نەڵێن تورک بوونەوە ئەمانە بانگەشەی مەسەلەن سیاحەکەن، ئەو سیاحەیە لە ناو مجتەمەعی ئەمەیە بەڕاستی بە شێوەیەکی ترە، یعنی ئەبێ چۆن ئەو بانگەشەی ئەوانە ئیکەن ئێمەش هەر بە هەمان بانگەشە باسی ئەزمەر و نازانم شوێنەکانی خۆمان بکەین بەڕاستی ناگەینە هیچ، چون ئەسەن سیناریستێک ئەگەر بیێ شتێک بنووسێ ئەبێ جارێ پێشەوە بیر لەوە بکاتەوە توانای خۆی چەنە بۆ ئەو سیناری، یعنی ئەسە تۆ سیناریەکە نووسی ئەوەی کە دەرهێنانی بووەکە ئەبێتان خۆ من ناتوانم ئێستا سیناریەک بنووسم بڵێم تیارەیەک لاوها هات و لێ ساڵخی ڕۆشت و لێی یا و منەوانە ناتوانم تەنفیز بکەم وەکو تەنفیز وانە من ئەبێ لە قاڵبی چواردەوری خۆمە بیرۆکە دروست بکەم وانە ئەوان لە چواردەوری خوانە بیرۆکە دروستەکان ئیزا ئەمەیە ئێستا خۆسە سینەمای بڵێن هۆلیۆت ئەڵان چۆتە سەر قاڵبی ئەوەی کە بەسەر ئەکشنەکانیان سیرەکەی شتێک هەیە لە خەیاڵان نییە ینی بکرێتوانە کە ئەکرێت لەلایەوان وانە بەڵام ئێمە توانین ئەوە بکەین ئێستا توانین بە کامرە بیکەین. ئایا تقبلی ناو مجتمعی ئێمە بۆ ئەو حاڵەتانە چۆنە؟ بۆیە من باسیێواکەم من لەگەڵەوەمە سیناری ئێستا من خۆم دانیشتم سێری مسلسلی تورکیشەکەم و فیلمی تورکیش زۆرەکەم هەیەتیانە بەسەوانە نێتفلیکسوانە هەندێک کۆمەڵی ئیشیان لەگەڵ تورکەکانە کردووە ینی هەم لە سیناریۆ استفادەی لەکەی هەم لە دەرهێنانە هەم لە تەقەنیاتە ڕاستە ئەو ڕبواایە، بەڵام ئەوە هەر ئەوە بیە بە یەکێکی مەزان خەڵکی ناو مجتمعی خۆمان بڵێ ئەمە مجتمعی ئێمەیە ناتوانین ڕاستەکەی ئەوەیە لەبەر ئەوەیشە زیاتر من نرخنەی لێگرم جگە لەوەی کە مەسەلە سیاسەکان بخرا ئەو لاوە زۆر سپاس یەکەم. نەنە منێ شەر سوپاسی سۆیلەخانەکەم سۆیلەخان خاوەنی ئەم پێگەیە ئەم پێگەیە هی ئێمە نییە هی ئەوە چونکە ئەو کەسێکی چالاکە و بەردەوام لەگەڵمانایە بە سەرنجە جوانەکانی، بەڵام من بە ئەم منەشی بخوێنمەوە تخواڵێ لێرە کە کارێکی هوەری ئەەکەن ئەوەنەی پشت بە ستافی پشتی کامیرای تورکی و ئێرانیە بەستن. سۆیلەخان ئێمە لە ڕووی تەکنیکەوە ناتوانین بڵین سینەمای ئێرانیا سینەمای تورکیا سینەمای ئەو وڵاتانەی تر باش نین، بەڵام من یەک پرسیارێکەکەم بەردەوامە مەم کردووە بۆ تەلەڤزۆنەکانی کوردستان ئەوانەی سەتەلایت زۆربەیان فیلمی درامای تورکی و ئێرانی دۆبلاژەکەن و لێی ئەدەن بۆ ئەوان هەرزانتر بێت، بەڵام بۆ ئێستا ئەگەر دەرهێنەرێکی ئێمە کوردێک فیلم درامایەکە کات تەلەڤزۆنەکان پارەیان نییە پاڵپشتی بکەن بۆ نیانە، یعنی بۆ ئەوەنە هەرزان بێ بۆ ئەمەی ئێمە ئەوەنە گران لە سەرمان بکەوێ. ئەلبەتە ئەمە لە پشتیەوە یاریەکی سیاسی هەیە ئەوان بەهەلەوەی هەر بە بەلاشش بیدەن بەس بۆی تەلەڤزۆنی کوردستان تەلەڤزۆنەکانی کوردستان لێ بدەن ئەوە بۆ چوونێکە یعنی لەوەشە نازانم وڵی تەوزیحی لەسەرەوە ئێمە بەڕاستی تا وڵاتی ئێمە نەبێتە وڵاتێکی پیشەسازی سلێم سینەمایی دروست بکاتوانە لە ناویە یان پیشەسازی بێتە سناعە کە نەبێتە سناعە ئەمە حاڵمانە بەڕاستی ئەوان کاکە لێ مەزانە ئەوەی کە لە تورکیا بۆ تەسویقکردنی فیلمەکانیان مەسەرەن بۆ نمونە من کاتی بەڕێوەبەری گشتی بووم لە گەرمیان فستیڤاڵی کورتە فیلمێکمان کرد لێ لەسەر بۆی کە لەسەر هینی ئەنفالوانە ئیش بکەینوانە
کۆمەڵی خەڵکم باگە سەرۆکی ئەوەی خاونی کۆمپانیا ئەهرام ئەحمەد عاتفم بان کرد لەگەڵ سوێر مرشدیە حەنان متاوە ئەوانم بان کردوانە لە تورکیاوە کازم ئۆزمان بان کرد مەسەڵەن کۆمەڵی لەو برادران لە ئێرانە و تورەج ئەسڵانەوە برادرمان بان کرد ئیجا ئەمانەمان بۆچی بان کرد ئێمە من خۆم نیازی شتێکم هەبوو ئەحمەد عاتف لەگەڵمە هاتە ناو خەتەوە وتی کاکە ئێمە وەکو شەریکەی ئەهرام وتی ئێوە مشکلەکەتان تەسویقی فیلمدانە تەسویقی فیلم زۆر گرنگە لەبەر ئەگەر ئەوە بووە پیشە کۆمپانیایەک بێ پارەدانە ئیتر ئەو کاتە تۆ پێویست بەوە نییە بچی مەسەڵەن بۆ نمونە بپاڕێتە و لەو کۆمپانیایەک ئەڵێ من ڕبحم ئەوێ ئەم فیلمەی تۆ چەندێ ڕەبحم بۆ دێنێ وانە ئیتر لەوێ ئەحمەد عاتفەوەی وتی حەزەکەی ئێمە ئەو فکرەیە کە تۆ هەتا ئەتەوێت فیلم لەسەر ئەنفال زۆر بکەیت لە گەرمیان با بین بێکە و اتفاقی بین اتفاقێکمان کرد لەگە ئێستا اتفاقەکە یعنی هەر قەرارەکە لە بینمانە هەیە و لە لای خۆشمان کە ئەو بڕواتەوە لەگەڵ کۆمپانیەکەی خۆی کە خاوەنی کۆمپانیای ئەهرامە ئیشێکی سیناریەکی بنووسن کۆمەڵی مصری لە ڕێی UN-ەوە دێنە کوردستان تەقەسی حەقایقی ئەنفالەکەن تۆ سێری قسەکە چۆنە وتی ئێمە 20% پارەکەی بن بەڵام 60% بۆ ئێوە بێ 40% بۆ ئێمە بێت بۆی دەعمتان بکەین ئەوە وتی وتم باشە قبولمانەوە ئینەکەمان نووسی لەسەر ئەوەشە یعنی وتی کاکەی وە عیلاقەتان نەوێمە بە هەموو عالەما بڵاویەکەینەوە ئەوان ئەگەر بڵاوی بکەنەوە خۆ ئێمە بەڕاستی چین ناو دنیای سینەمای عالەمیەوە ئەبێ لەسەر ئەو دراما و شتانەمان بەڕاستی بیر لە حتا لە دراما و لە هینیش لە فیلمی سینەماییە بیر لەوە بکەینەوە ئێمە چۆن سناعی سینەما لە کوردستانە دامەزرێنین ئەمە یەکی ئینتاجەکە و دوو ئینتاجەکە و سەخۆ چەند کۆمپانیایەکمان هەیە ئینتاجی سینەماییەکەن لێرە ئەمە علاقەمان چێ کۆمپانیای خۆمانە بەڵام مستەوەرەکەی با یەکێک لەوانە بێ شارەزایکە خۆ بۆچی هەر بەسرێنەوە بە خۆمانەوە ئێمەمانە شتی بفرۆشین بە دنیا وانە ئەمەیە مەسەلەکە یان سناعەکردنی سینەما گرنگترین شتە ئێران لە دوای ڕوحانیشا بەڕاستی هاتن ئەم خەتەیانە دانا بۆ خۆیان وەتا فیلمەکانیان خەریکە چێتە عالەم وایە من ئەوە ئازیزان وانەیەکم وتۆتەوە لێرە لەسەر کێشەکانی بازاری بە بازارکردنی فیلمی کوردی ئەو تەسویقی کە کاک عەباس باسیەکات کێشەکانم لەوێ باس کردومەیەکێکە لە کێشەکان چەمکێکە و لەم ماوەیەش کاکەی بەهاریش باسی ئەوەی کرد چۆن فیلمەکانمان بگەێنین بە جیهان بیکەین بە جیهانی ئەویش خاڵێکی کەیە و ئەو خاڵەشی کە ئێستا کاک عەباس باسی کرد بۆ کۆمپانیای ئەهرام ئەلم ڕۆژانە چاوپێکەوتنی نووسەرێک حامد المالیکیم داناوە بە عارەبی لە هینی خۆم نەک لە فیلم سازان ئەو باسی ئەوە ئاکات لە وەکو هینی عەرەب مێژووی عەرەب ئەبێت چی بوترێت هەنێ شت هەیە حەقایقەیە ڕاستی هەیە گەر بیڵێن پارە ناکە نایکردنەوە ئەمە ژێکێکە لە کێشەکان یعنی حەزەکەم یعنی ئەمانە ئەگەر بێت و سەیری بکەن ئەزانن کێشەکانمان چییە و ئەوانەش هۆکارن بۆی کە سینەمای کوردی تا خاوەنی گیرفانی خۆی نەبێت تا خاوەنی ئەوە نەبێت پلیتەکانی ئەوەنە پارە پەیاکە هەر هەمومان بژێنێت و پارەی فیلمی تریش دەرکات کۆمپانی کە وە بەرهێنەرەکان تێرکات سینەمامان بەشەلەلی ئەمێنێتەوە یعنی ئاوا تاکو تەرایی شەکرێت ئەمە کێشەی گەورەمانە کابازجان بێنینە کۆتایی وڵی ئەرزی خۆتە چاوەکەمی ئەگەر شتێکی کەتەیە بە باسی بکەیت چونکەەوە برادران هەرەکەەوە لەسەر پرسیارین جامێ با کۆتایی پێبێت بڵێ باشە وەڵام مەجلیسێکی خۆش بوو لەگەڵ برادران ئەوانەی کە پرسیاریان کرد هیوادارم جارێکی ترش بتوانین یەکتر ببینینەوە ئەوان بێنە سەر شاشەکە و ئێمە قسە بکەین لەگەڵیان بە دڵنیایەوە تۆ شەر دەیتەوە چونکە من شەر گەڕی زۆرترم پێێتە کە ئاباس لە کێوە دەستپێەکەی چونکە لێت نزیکە مەزانم شتت لایە چاوەکەمی تربیەوەی بی ئازیزان زۆر سوپاس بۆ هەر هەمووتان زۆر سوپاسی کە عەباسەکەم کە گەورەی کردین کە عەباس برای گەورەمە ئازیزێکی ئێمەیە و هەمومان قەرزارین و
من خۆم بە قەرزاری ئەزانم چونکە لە زەمانێکە پاڵ پشتم بووە لە چەند زەمانێکی جیاوازە چەند قۆناغێکە بۆیە ئەبێ بە ئەمەک بم بەرامبەری و زۆر سوپاسی ئێوەشەکەم بە ئەمەک بم بەرامبەر بە ئێوەش کە پێگەی فلیم سازانتان بەردەوام پێداوە و بە کۆمنت و بۆ چوون و سیرکردنی ئێوە فلیم سازان ماوەتەوە. زۆر سوپاس بۆ هەر هەمووتان، چاوی هەر هەمووتان ماچە